ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شادۆم، کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری کەناڵی هیوان. خۆشحاڵم جایشکە بە ئێوەی ئازیزەکەم و بەپێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆجی هیوا. ئەم بەرنمەیە سەبارەت بە لە پێشوازی 8 مارسا سەبارەت بە کاری ژنان و پێگەی کۆمەڵایەتیانە لە کوردستان. ئاشکرایە کە هەموو 8 مارسێک باس و بابەتەکان سەبارەت بە توندوتیژی لە دژی ژنان، سەبارەت بە بێمافی ژنان، سەبارەت بە پراوێز خستنی کەسایەتیان و ژێرچەپۆگەبوونیان بە هەموو لایەکەوە قسە و باسی لەسەرەکرێ. بەڵام کەمتر ئەچینە سەر ئەوەی کە لە واقعە لە ژیان و دۆخی ژیانی مادی کۆمەلگایە چۆنی ئەم هۆکارانەی کە مای درێژە پێدانی ئەم دۆخەی ژنانن بەرهەم دێتەوە. ئێمە ئەمانوێ ئەمڕۆ سەبارەت بەم خاڵە قسە بکەین، بەڵام بیرم ناچێت بەر لەوەی کەوا بچینە ناو باس و بابەتەکانی بەرنمەکەمانەوە. هەر لە کەناڵی هیواوە هاوکات لەگەڵ هەموو ئەو ئازادی خوازانەی کە ئەمڕۆ دووبارە ژان چوە دڵیان و دووبارە ئازار و سوێی کوشتاری ژنان ناخی هەژاندن، هاودەنگی ئەوان لە ماتەمینی و لە تووڕەییمان لە تووڕەی کۆمەلگا لە دژی دیاردەی کوشتنی ژنان بەشداری خۆمان ڕابگەێنین. دیارە 8 مارس چاوی ئێمە زۆرتر دەکرێتەوە، یاخود ژنکوژان زۆرتر بە یادی ڕۆژی ژنانی ڕۆژی ژنان، ڕۆژی تێکۆشان لە پێناوی ئازادی و بەرابەری و یەکسانی ژنان لەگەڵ پیاوانە چاویان هەڵنایەوە ئەم تاوانە زۆرتر و زیاتر هەڵەکشێن. بەرحاڵ بینیمان لە چەند هەفتەی ڕابردووە ئەم ڕووداوانە چەندبارە بوونەوە و هەموو کاتێکی ژێمەێنێتەوە ئەو بەرامبەر ئەو پرسیارەی کە تاکەی ئەم کوشتارە بەردەوام بێت، تاکەی ئەم قەسابخانێن لە دژی ژنانان لە دژی ژنان درێژەیە بێ، تاکەی ئەم ئازارە، ئەم وحشیگەریە، ئەم دڕندەیە بەرامبەر بە ژنان کۆتایی نایێت. بەرحاڵ ئێمامانوێ ئەمڕۆ سەبارەت بە باسێک لە باسەکان یاخود مەسەلەیەک لە مەسەلەکانی ژنان قسە بکەین کە پێمان وایە زۆرێک لە ئازار و کێشەکانی ژنان پەیوەستە بێتەوە بەوە. لەگەڵمان بن بۆ ئەم بەرنمەیە من میوانێکم لەگەڵایە کە لەم بابەتەوە توێژینەوەی کردووە و لەم بابەتەوە توێژنەوەی زانستی کردووە و ماسەرنامەی نووسیوە سەبارەت بە کاری ژنان و پێگەی کۆمەڵایەتیان لە کوردستان قسە و باسەکەین. بەڵام پێشوێ بچمە ناو بەرنمەکە و میوانەکەم بێەوە بناسێنم، داوەتان لێکم کە هەرێک لە لای خۆیەوە ئەم بەرنمەیە لە یوتیوبەوە لە کەناڵی یوتیوبی هیواوە لە سۆشیال میدیا شێر بکات تا زۆرترین بینەر ئەم بەرنامەیە ببینن و بە باسەکانی ئاشنا بن. هەروە ئەگەر ئازیزانێک ویستیان بەشدار بن و ویستیان قسە بکەن، ئاگادارمان بکەنەوە توانین لینکی بەرنمەکەیان بۆ بنێرین تاقو بە ڤیددیۆ بە دەنگ و بەڕەنگ ڕاستەوخۆ لەگەڵمان بن. بەڵێ میوانیان بەرنامەم میوان نییە، بەڵام دیارە زۆر دەمێکە دەرکەوتەوە خۆی کردو بە میوان. هاوکارم گۆنا سەعیدە. بەخێراتی گۆنا. ئەم کاتت باش شەماڵ، سڵاو و خۆشەویستیم بۆ بینەرانە و بۆ تۆشەیە. هەربژی زۆر خۆشحاڵم لەگەڵ مای بووە ئەم بابەتە کە من بە بابەتێکی گرنگی ئەزانم و پێم وایە بە شێوازێک باسی توندوتیژی لە ژنان زۆر قسەی لەسەر کراوە، زۆر مەجالا باس کراوە و هەڵسەنگێنراوە، بەڵام کەمتر لە بواری کارکردنەوە، لە بواری ئەوەی کە لە ژیانی ڕۆژانەیە ئەو توندوتیژەیە کە ممارەسە ئەکرێ کەمتر ئاماژەی پێکرێ، کەمتر پەنجەی لەسەردا ئەنرێ، کەمتر حەزف بوونی ژنان تەنان لە بازاڕی کار و لە ناو دۆخی کارکردن و کارە لە ئاستی کۆمەڵایەتیە و نەبوونی پێگەیان لەم ئاستەیە ئاماژەی پێکرێکم بە بڕای من وایە بینم ئەگەر بە شوێن هۆکارێکی مادی و هۆکارێکی بابەتی درێژە کێشانی ئەم دۆخە کە ژنان هەیەە لە کوردستان و لە عێراق بگەڕین، ئەمە یەکێک لەو کەناڵێنێکێک لەو بوارانەیەکە بێ ئایا بڕای من گرنگترین بوارێکە کە بێ ئاماژەی پێ بکرێ. ماستەرنامەیەکرد نووسیوە سەبارەت بە نزمی ڕادەی بەشداری ژنان لە هێزی کارە لە عێراق و لە کوردستان کە وەک بۆشت باسکردم پێشتر
لەو توێژ سابتت کردو یا خودەوەت نیشان داوە کە نزمترین ئاستی بەشداری ژنان لە ئاستی جیهانە، ینی ڕێکۆردی تقریبان شکانوە تا لە ئاستی ناوچەکەشا لەبار بد ئەمە قسەت کردووە. من پێم خۆشە خۆت سەرەتا سەبارەت بە بایەخی ئەم بابەتەوە بۆچی ئەم مەسەلەیەت کرد بە بابەتی توێژینەوەکەەوە دلە کوێوە تۆ ویستت لەم مەسەلەیە بدوێی واگەر بکرێ بە کورتیش سەبارەت بە دەرەنجامەکانی ئەو ماستەنامەی قسەمان بۆکەی تا دوای بچینە سەر باس و مەسەلەی تر سەبارەت بەم پرسە گرنگە. بەدڵنیایی هەر وەکو خۆت ئاماژت پێیا شەماڵ لە ماوەی با بڵێن لە هەرێمی کوردستان زیاتر بەردەوام تەرکیزی ڕێکخراوەکانی ژنان کاری هەڵسوراوانی ژنان بە مەجبوری هەڵبەتە بەرەوڕووی توندوتیژیە وەستانەوە بەڕێی توندوتیژیە توندوتیژیش زیاتر بچووک با بڵێن قەتیس کراوەتەوە لە توندوتیژی خێزانیە بەهۆی ئەو دیاردەفراوانەی کوشتنی ژنان لەسەر مەسەلەی شەرەف و سووتانی ژنان خۆکوشتنیان و توندوتیژی هەر بۆیە بابەتێکی وەکو مەسەلەی بەشداری ژنان لە هێزی کارە و دەور و نەخشی ئەوان لە هێزی کارە و ڕێگریەکانی بەردەمیان بابەتێکە کە بەڕاستی نەک تەنها لە نێو کۆمەلگایە بەڵکو لە بواری ئەکادیمیاشە لەوانەیە پێت سیر بێگەر بەم زۆر بە زەحمەت ئەسڵ بابەتت دەسەکەی بۆی بتانی سەیری بکەی بۆی بتانی ئامارەکانت بەدەست بگا بۆی بتانی بە شێوەیەکی زانستیانە سەیری ئەم مەسەلەیە وەکو دیاردەیەک هەڵی سنگێنیت بزانی ئاستی بەشداربوونی ژنان لە نێو هێزی کارا چەنە و ئەو ئاستە نزمە کە من دێمە سەری دواتر کە لە نێو راپۆرتە جیهانیەکانە لەوانە راپۆرتەی نەتەوەیە گرتوەکان راپۆرتی بانکی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی گەشە پێدان کە باز لەوە ئەکەن بۆچی ئەوەندە بەکەم ناوەهێنرێت. من لە توێژینەوەکە هاتوومەتە سەرەوەی کە دوو گریمانەم داناوە. گریمانەیەک ئەوەی کە هەموو ئامارەکان ئەڵێن کە ئاستی بەشداری ژنان لە هێزی کارە لە عێراق و لە کوردستان لە نێوان لە 12 ژنان بۆ لە 14 لە ساڵی 2003ەوە هەتا هەڵبەت توێژینەوەکەی من تا 2007 هیچ کاتێ لە 14 نەچۆتە سەرەوە. معنای ئەمە چییە؟ معنای ئەمە ئەوەیە کە لە نێوان ئەو ژنانەی کە سەر و 15 ساڵن و ئامادە بەکارن لە نێو کۆمەڵگەی کوردستان و عێراقا لە 187 زیاتریان نایەنەوێ کار بکەن. یعنی ماناکەی ئەتوانی واپیشانی بێ لە 187 ژنان کە لە سەر و 15 ساڵن یا نایەنێ کار بکەن یا لەسەر کار نین یا تەنانەت بە دوای کاریشان ناگەڕێن. چونکە ئاماری بوونی کەسێک یا توێژێک لە کۆمەلگا لە نێو هێزی کارە ئەوانش ئەگرێتەوە کە بە دوای کارە ئەگەڕێن نەک تەنها ئەوانەی کە لەسەر کارن. جا بۆیە من ئەم ئامارە گریمانە یەکەمم وادانا کە ئەم ئامارە ڕاست بێت تعبیر بکە لەو واقعەتەی کە ژنان لە کەرێمی کوردستان و لە عێراق تیایان. گریمانەی دووەم لەسەر ئەوە بوو کە ئەمە نەخێوانیە چوون بە دوای ئەو بابەتانە گەڕام کە ئەتوانێت بۆم بسەلمێنێ کە ئەم لە ڕێژەیە کە دانراوە لە 14 کەمترە لە چاو ئەو بەشداری کە ژنان بە تایبەت لە 15 بۆ 20 ساڵی ئەخیرا لە 2003 بە دواوە هەیانە لە نێو هێزی کارە. واتە هەردوو گریمانەکەم هەڵسەنگاندنم بۆی کرد. بەڵام پێم خۆشە ئاماژە بۆ بکەم پێش ئەوەی من بچمە سەرەوەی بە تایبەت لەسەر عێراق و لەسەر کوردستان ئەمە هەڵسەنگێنم هاتم لە پێشە سەیری ئەوەم کرد کە هێزی کاری بەشداری ژنان لە هێزی کارە لە جیهانە چۆن گۆڕاوە چی بەسەراتوە دواتر بە تایبەت سەیری خۆرهەڵاتی ناوەڕاستم کرد. یەک دوانێ لەو ئامارانە با بڵێم پێشوی بچینە ناو دیتەڵ یەکێ لەوانە ئەوەیە کە نەک عێراق بەڵکو خۆرهەڵاتی ناوەڕاست لە چاو هەموو ناوچەکانی تری دنیاە کەمترین ڕێژەی بەشداری ژنی تایە لە نێو هێزی کارە کە من ئەڵێم کەمترین لە چاو جیانە لە چاو کیشوەری ئەفریقا باسەکەم و لە چاو کیشوەری ئاسیا و لە چاو کیشوەری ئەمریکای باشوور و ئەوە ئەوروپا هەر لەولاوە بۆستێ ینی ئەمە لە چاو هەموو دنیاە کەمترین ڕێژەی بەشداری ژنان لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە نێو هێزی کارە. لە ناو خۆرهەڵاتی ناوەڕاستە عێراق لە دوای سووریا و یەمەندێ تەسەورکە یعنی سووریا و یەمەن کە ئەسڵەن هینی تیانە یعنی ژیانی ئاسایی تیانە
بەنێو شەڕی بەردەوامە ئەڕوا هێشتا نەگەڕاوەتەوە سەر ژیانی ئاسایی لە دوای ئەو شەڕ ناوخۆییان و شەڕ ناوچەیانی کە لەم دوو وڵاتە بووە هێزی کاری ژنانتیانە زۆر لە ئاستێکی نزمای عێراق بە دوای ئەم دوانایەت واتە لە خۆرهەڵاتی ناوەڕاستیشە خراپترین و نزمترینە لە چاو وڵاتانی مەسەلەن ئوردون فەلەستین هەموو ئەو وڵاتانی دەوروبەر ئێران مەسەلەن تورکیا هەموو وڵاتەکانی ترا بەڵام باشە ئەو ئامارانەی کە تۆ باست کردن کە ئاوا بۆ ئەڕادەیە نزمە ئایا مەسەلەن تۆ ینی بە ئاراستی ئەویان نەچووی کە ببینی مەسەلەن چۆنی ئامارەکان کراون چکە زۆر جار خودی ئەو ئامارانە وێنەیشی ڕاستی لەسەر دۆخی ژنان نادەن ئەین لەگەڵ ممکنە مەسەلەن لە عێراقا تەنها ژمارە ئەوانیان حساب کردوێت کە دامەزراون لە کەرتێک دەوڵەتیەکانە ئەوانەی کە بۆ نمونە بیمەیان هەیە بۆ نمونە ئەوانەی کە سوزانم ماڵانە لەوانەیە زاریبە بدەن بە نمونە ینی مەسەلە مەجموعەیەک فاکتەر یاخۆ شت دیاریەکرێ بۆی کەوا قسە لەسەر کاری ژنان بکریاوانێ عەقدیان هەیە نازانم لە وڵاتەکانی ترا مەسەن عەقدی کاری لە کوردستان لە بەشێکی کەرتی تایبەتیە ئاسان شتێک نییە لە کوردستان و لە عێراقا شتێک نییە ساسە ناوی عەقدی کارکردن بیانی تۆچی لە شوێنێکا کارەکەی خۆ مەسەن کۆنتراکتێک نییە لەبین تۆ خاوەن کارەکە ڕۆی لێ کارەکەی تو خاوەچیلی و ئەبرایتر خواکەی بەگژیا و نیە بە دەردی نەکاڵە زەمیر و ویژدانی هەبێ و پارەکە نەخوات و تاواژی ناخۆ شتێک نییە زەمانەتێکی دیاری کراوە بیمەیەکە بێ شتێ هەبێ نەوە نیە خەڵک هەر ئەم بینانە کە نەمانەکە حسابێواکەن کە مەجموعەیەک شتی کۆدی دیاریکرا و نۆرمی کۆمەڵایەتی دیاریکرا و تعیینی پەیوەندی بینی کارگەر و سەرمایەدارەکە کە دیارە شتێکی زۆر متەخەلیفان و دواکەوتوە ئەمانە کاریگەریان نەبووە لەسەرەوەی کە ئەو ئامارانە بۆ جۆرە من کە تۆ باسەکردن بەدڵنیایی ئەوە خاڵێکی زۆر گرنگە تۆ باست کرد مەسەلەی ئامارەکان وەکوتم من لە دوو چاپتەری جیایە کە گریمانەکانم باس کردووە لەو بەشەیە کە گریمانەی ئەوم کردو تومە ئەم ئامارانە ڕاست نین بەشداری ژنان زۆر بەرچاوتر و زیاترە لەمەی باسیەکە بە دەقیقی یەکێ لەو کێشانەی کە هەیە کێشەی ئامارە ئامار چۆن وەرەگیرێ بۆ نمونە لە جارە ئەو کاتەی من کردومە 34 ملیۆن کەس لە ناو عێراقا ئاماری ئەوانەی کە ئامادە بەکارن لە نێو هێزی کارابن چۆن وەرەگیرە چوومەتە سەر ئەو با بڵێن تەفاسیلانە کە باسی ئەوەکە کێشەی گەورە لەوە هەیە بۆ نمونە کێ بە هێزی کار کێ بە مەحسابەکرێ لەم نسبەتی لە 14 کیتیایە هەموو ئەو ژنانەی تایە کە بەڕسمی کارمەندن یاخود کارەکەن ئیتر لە هەر ڕشتەیەکا بێن هەر شوێنێکا بێن با بڵێن لە کاری دەوڵەتیە و هەروەها هەموو با بڵێن یەکێ لەو شتانی کە تایەتی پرسیارێکیەوەیە لە خەڵکە پرسێ ئەڵێ ئایا تۆ لە 2 هەفتەی ڕابردووە بە دوای کاراگەڕاوی مەسەلەن بەشێک لە بە هەزارەها کچی دەرچووی زانکۆکان دەرچووی پەیمانگاکان کە ساڵ لە دوای ساڵ دەرچوون و بێ ئومێد بوون لەوەی بە دوای کارا بگەڕێن ناچنە نێوە ئامارەوە مەسەلەن من کەسی خۆم هەیە کە 8 ساڵە بە دوای کارە ئەگەڕێ ئەگەر فرسەتێکی بۆ بێتە پێشەوە کارەکە یعنی ئەو ئەبێ لەو ئامارا بێ ئەبێ لە نێو هێزی کارا بێ بەڵام لەبەر ئەوەی خۆتەزانی لە کوردستان تازە ئەو هینانە دروست بووە کە تۆ لە سایتەکانەوە بگەڕێ یاخود مەسەلەن فۆرمی کار داوا بکەیت یاخود CV داوا بکەیت ئەمانە بە شێوەیەکی ڕسمی بە دوای کارا بگەڕیت خەڵک بە شێوەی ناڕسمی ئەمە ئەکا بە شێوەی نافەرمی لە خزم و کەس و کارە پرسێ مەسەلەن یاخوددا ئەنیشێ ساڵێک یا چەند ساڵێک بێ ئومێد دەبێ جا هەر ئەمە تێرمێکە بەکاری شێهێنن هێزی کاری بێ ئومێد کراو مەسەلەن ئەمە لە 100,000 دەرچووی زانکۆ و پەیمانگا لە نێو گەنجانە تەسەورکە ئەو نسبەتەی کە من باسێکم لە نێو گەنجانە زۆر لەوە خراپترە مەسەلەن کە دێتە سەر ئاماری بێکاری لە نێو گەنجانە ژمارەیەکی زۆر زیاتر داوای کارەکە بەڵام ڕێژەی بێکاریان زۆر زیاتریشە لە هەمان کاتە یعنی پڕیەتی ئامارەکان پڕیەتی لە شتی دژبەیەک کە تۆ وەکو کەسێک کە بیری لەکەیتە وەک توێژەرێ ناتوانانی هەزمیکەی لەباری زانستیەوە ئەمە هیچ دروستێکی تیانە بەشێکی لەوەی کاریگەری دانێ لەسەرەوەی کە هێزی بەشداری ژنان لە نێو هێزی کارە بە واقعی مەسەلەن دەرنەکەوێ هەتا ساڵی 95 بەدواوەش هیچ کاتێ ژنی جوتیار لە نێو هێزی کارە حساب نەکراوە
ڕاست مثلا ژنی جوتیار لە کوردستان لە عێراق یەکێکە لەو کەسانی کە لە بەیانیەوە حتا نیوە شەو جاری وایە کارەکە زۆر جار ئەو بەروبوومەی کە بەدەستی ئەهێنێ ئەفرۆشرێ وانە ئەو کاری کە ئەیکا ئەبێتە ماست و پەنیر و بەروبوومی کشت و کاڵی ئەوانە لە بازار ئەفرۆشرێ و قیمەتێکی ئابووریشی هەیە لە نێو بازارە کەچی هێشتا ئەو لە هێزی کارە حساب نەکراوە ئێستا ینی ئەمە تۆزێ گۆڕاوە کەمێک نسبەتەکە ئەچێتە سەرەوە کە ژنی جوتیار حسابەکەن وابزانمەچێتە لە ساهشدا ئەو لە سا 4 بەرزە بێتەوە ئەو لە سا 12 بەرزە بێتەوە بۆ لە ساهشدا چونکە لە سا حوتی ژنی لادێ کارەکە یعنی ئامارەکان کارەکە و بەردەوامیش کارەکە و کاری ئابووریشەکە من ئەگەر ڕێگەم بێ ئەمە یەک ئاماژە بە یەک شتی زۆر سەرێکی بەم کە خاڵێکی زۆر سەرێکیە لە توێژینەوەکەی منە ئەوێژەوەیە کە کێشەیەک هەیە لەسەرەوەی کە تەنها کارێک حسابە یعنی تەنها کارێک بە کار حسابە ئەوە ئێمازانین ئەم معادلێ لە نێو سیستەمی سەرمایەداریە بەس ئەو کاری کە بتوانێت بگۆڕێتەوە لە بازاڕەواتە قیمەتی پارە بێنێت بۆ ناوخێزان یا بۆ ژنەکە خۆی یا بۆ کەسوکارەکەی ئێمەش زانین کە ژنان بۆ نمونە ژنانێکی زۆر بێشومار لە نێو مەسەلەن ئەگەر چێشخانەیەکی خێزانیان هەبێ ئەگەر دوکانێکیان هەبێ ئەگەر کارێکی دەستی ماڵەوەیان هەبێ کە ئیفرۆشن ئەگەر کارگەیەکیان هەبێ ژنەکە کاری تیابکە ئەو بە خۆڕایی ئەیکات چونکە بۆ کەسوکارەکەی خۆیەتی مثلەن ئەمەش سەدەها هەزار ژنی بردۆتە دەرەوەی ئەم ئاماری بەشداریە لە هێزی کارە و هۆکاری تر زۆرن کە حتما هینەکەین دیارە من هەندێک سەرنجم هەیە لەسەر بابەتە بەڵام پێشوێ بچمە سەر ئەو سەرنجانە پێم خۆشێک شتێک بڵێم گۆنە هەستەکەم فلیمەکەت ڕائەوەستێ ینی لە ڕووی تەکنیکی و کێشەیەکە نازام ئەگەر یا ئەوە تا ئینتەرنێتەکە زەعیفە یاوە تا هینی تر کراوەتەوە پرۆگرامی تر لەسەر کۆمپیوتەرەکەت کراوەتەوە یا خەڵکانی تر ئینتەرنێتەکە لە ماڵەوە بەکارێنن زەعیف کراوە گە بتوانی ئەو کێشەیە چارەسەرکی زۆر باشە بێت نازانم ئەگەر لەسەر کۆمپیوتەرەکە لانیکەمەگە بەرنامێش تر کراوەتەوە دایخە چونکە ڕستمەکە زوو ڕائەوەستێ لە کاتی قسەکردنەکان دەنگەکە دێ بەڵام ڕستمەکەت ڕائەوەستێ بەداخەوەم بەڕاستی کە ئەو کێشەیە هەیە ئێستا حالێن هیچ شتێکی ترم نەکردوێتەوە ئەوانەی هەبوو دامخست یەک دوانێ بوو بەڵام بەعام بەگشتی ماوەیە کە کێشەی ئینتەرنێتمان هەیە لە منتیقەیان زۆر باش بەرحاڵ مێدوارم کێشە دروست نەکابینەران ئینە دیارە کۆمنتێک هاتووە لەسەر ئەم مۆزوع بەڵام من بەر لەوێ بچمە سەر و کۆمنتە پیشان بم هاوانێک سلاویان کردووە سلاویان لەکەین زۆر خۆشحاڵین بە سپاسیانەکەین کە لێرەن دیارە ئەوە بڵێمە دووبارە کرێت لە ڕێگەی کۆمنتەوە یاخود ئەوانەی کە بیانوێت لە ڕێگەی ڤیددیو بەشدار بن بە زاگادارمانکەنەوە هەرێستا لینکەکە خەمە سەر ئێرە هاو ڕێگە گەرویستی لە ڕێگەی ڤیددیو بەشدار بێ کلیکی ئەم لینکە بکە ناوێک بۆ خۆی دابنێت و مایکەکەی و کامێراکەی ئەکتیفکە ئەوانەوە توانێت بێتە ناو ستۆدیۆەوە فرسە دێبێکە بەشدار بێت لەگەڵمانە گەر سەرنجێک یا پرسیارێک یا خود مداخلەیەکیان هەبێ بەرحاڵ من ویستم یەک مەسەلە باسکەم لێرەیە لەسەر مەسلەی کار بە عموم فەرهەنگی کار لە وڵاتی ئێمە کەمێک لە دواوەیە ینی کەمێک بڵین چۆن بڵێن لە بەتایبەتی لە عێراقا بە حکمی طبعاً حکمی چییە بەشێکڵێن کە مەسەلە سەنعەتی نەوت و ئەوەی کە نەوت هەبوو لە وڵاتی ئەوانە وەڵام من پێم وان نییە مەسەلەکە تەنها ئەوە بێ ساڵانێکی دوور و درێژی حەساری اقتصادی بە دوایە ئەو شەڕ و کوشتانانەکە لە عێراقا بووە لە ساڵەکانی هەشتاوە تقریبەن ئێمە دەتوانین بڵێم نزیکی وابێ بە 40 شتێک ساڵ ئێمە ئەمڕۆ لاوانێت 42 ساڵ بە ئێمە دۆخێکی ئاساییمان لە عێراقا نەبینەوە ینی شەڕ ئێمەی داوەتە دەست شەڕ گەماروی ئابووری ئەمەی داوەتە دەست گەماروی ئابووری ناوخۆیی هێزەکان لە دژی یەک دەوڵەتەکانی سەرمایه‌داری ئیمپریالیستی لە دژی عێراق و دەوروبەرەکەی بە هەر حاڵ ئێمە دۆخێکی ئاواژیاوین کە ئەمە زۆر کاریگەری لەسەر مەسلەی فەرهەنگی کار و کارکردنوانە داناوە بەڵام لە پاڵ شتێکی کەژەیە ئەویش منم دوایەنە شتێکم بەرچاوکوت بە ناوی باسێک بوو لەسەر گوایە چینێکی تازە دروست بووە لە ئەوروپا و ئەوانە و لە ئەمریکا بەناوی پریکاریەت ئەم چینی پریکاریەتە چینی پرۆلیتاریا نییە چینی پریکاریایە ئەم چینی پریکاریایە کارەکەیان ئەوەیە ینی بەخەسڵەکان ئەوەیە کە
ئیشێکی سابتیان نییە، هەر ڕۆژەی کارێگەکەن، کاری مەقتەعی و پچڕەکەن، بەشی وەختێکی زۆر لە ژیانیان بێکارن، ناسنامەیەکی دیاریکراوی کارکردنیان نییە، یاخود پیشەیەکی دیاریکراویان نییە، ئەمانە کەمترە بنە ئەندامی ڕێکخراوە کارگەریەکان و ئەندامی اتحادیەکان، کەمتر لە بیمە بەهرەمەندن، کەمتر لە دۆخێکی ستابیل و بڵێن جێگیر لە کارکردن و لە ژیانیانە بەهرەمەندن. ئەمانە بەم چینە ناوبراون کە بەشێکی زۆریشان لە گەنجان پێک دێن. بەڵام کە وەختێک بیرەوەمە کردەوەم برادرە باسی ئەم چینی پیریکاریە کات تازەیە و زۆر خەتەرناکەوە ئەمانە و هەستم کرد کە تەنها دیمەنی کارگەرانی ئەوروپای لەبەرچاوە نیە، کارگەرێکە لێرە 20 ساڵە کارەکات و هەر یەک پیشەی هەیە و یەک کارەکات و هەمیشە لەو کاراکە و هەموو ڕۆژێ بەیانی ڕسێ و ئێوارەیەتەوە و ئیجازەی ساڵانەی هەیە و چوزانم هەمووان واوشکال بیمەی هێوانە ئەم جۆرە کارگەری لەبەرچاوە کەمە بۆ خۆی بۆ سەرمایه‌داری تۆزە ئیسtisnایە. بەبیرم کردەوەتم باشە خۆ کارگەر بەشی زۆریەوەی کە پێی وچێ کارگەر و ئەوانەی کە پێیان تر کرێکاریش مەسەلەن لە کوردستان و لە عێراقا بەشی زۆران هەرم پریکاریان نا کارێکی سابتیان هێنە بیمەیەکیان هەیە نا کە تەواو بن لە کارکردنەوەمانە تەقاعودیەک شمولیانەکەوانە مەسەلەوانەی کە بۆ خۆیان کارەکەن یاخود بۆ کەرتی تایبەت کارەکەن چییە حسابی وازانێک کە تەقاعود هەر هەیە بۆ کارگەرانی مەسەلەن گەر باسییان بۆ بکەی لە کوردستان بڵێ لێرە لە وڵاتانی دەرەوە ئەگەر لە لای دەوڵەتیش کار نەکەی هینەبییت خانە نشینەبییت و خان نشینوەرگی ڕەنگە پیان سیر بێ. بەرحاڵ ئەم دۆخەکەرە بۆ چینی کارگەر بەگشتی لە هینا هەیە لە عێراقا هەیە دیارە لەم نێوەیە هەمیشە و دایم ئاوایە مەسەلەن کە تۆ چینی کارگەری وڵاتێک هەمووی بێماف و ئەوانەیە بڕۆ بگەڕێ ئەوانە گروپە ژێر چەپۆکەکانیان لە هەمووان بێمافترن بۆ نمونە لە ئەمریکا ڕەشپێستەکان و لاتینەکان لە هەموو چینی کارگەری ئەمریکا لە هەمویان بێمافترن، ژنان دووبارە بێمافترن، مەسەلەن ژنانی ڕەشپێست و ئەمانە جارە لەوانە لە هەمویان بێمافتر بن. ئەمە جۆرەم تەدەروجە هەیە لە لای ئێمە ژوایە ژنان بەشێکن لەو توێژە یا بڵێن بەشە ژێر چەپۆکەی کۆمەلگا کە هەموو ئەم دیاردا نالە بارانەکە دێتەوە ئەوانە کاریگەریەکەی لەسەر ئەوان چەند قات زیاتر ئەبێ لە عینی عادی. من وا ئەزانم ئەمە کاریگەری زۆری داناوە لەسەرەوەی کە کاری ژنان بە حساب نەیەوە ژنان وادانەنرێن کە بەشێکن لە هێزی کاری کۆمەلگا. دەست خۆشە ماڵ بڵێ من ئەگەر ڕێگەم بی ئەمەوێت تۆزێ لەسەر ئەوە بڕۆم ئەو مەسەلەیە چونکە پێشتر باسم کردوتم من سەیرێکیەوەم کرد کە بۆنە تاریخی ئەم مەسەلەی بەلێشا و هاتنی ژنان بۆ نێو هێزی کار و ئەمانە لە وڵاتانی کە سەیرم کرد چۆن دەسی پێکرد لە ڕاستیە یەکێ لەو شتانەی کە ژنی بە ملیێنان ژنی هێنایە سەرکار و نێو هێزی کارەوە لە سەرەتای هەفتاکانە هەرم مەسەلەی گلۆبالیزیشنە بوو گەڕان بە دوای هێزی کاری هەرزانە. یەکێ لەوانەیە کە بۆ نمونە ئێستا ئەوەی کە لە وڵاتێکی وەک بەنگلادێش وەک هندستان وەک پاکستان وەک زۆر وڵاتی تر لە گەڕانی کۆمپانیا گەورەکانە بە دوای هێزی کاری هەرزانە لەم وڵاتانە توانیان هەر ئەو بارودۆخە نزمە کۆمەڵایەتی و با بڵێن ستەمە پیاو سالاریی لەسەر ژنان بوو بەکار بێنن بۆ هێنانی ژنان بەڕیزی ملیۆنی بۆ نێو هێزی کار و پیاو سالاری وەکو چەمکێکی کۆمەڵایەتی وەک سیستەمێکی کۆمەڵایەتی بەکار بێنن بۆ فەرزکردنی ئەو کاری هەرزانە با بڵێن کرێی هەرزان بەسەر ژنانە. مەسەن ئەم حەملەیە لە شوێنێکی وەکو عێراقا سەیرم کرد لە ساڵی هەفتاکانە چی ڕوویە ئەمە ڕووی نەیە ئەوەی کە ڕوویاوە لە عێراقا بۆ یەکەم جار ژمارەیەکی زۆری ژنان هێنراونەتە نێو هێزی کارەوە لە ئەنجامی ئەو کاتەکە بەرەمهێنانی نەوت خۆماڵی ئەکرێ و ئابووری عێراق بەرەو بەهێزی من باسی سەرەتای هەفتاکانەکەم هەتا 76 و 78 و ئەمانە کاتێکە ئابووریەکی بەهێز دروستە بێ تەممیمی نەوت دروستە بێ پارەیەکی زۆری نەوت ئەخرێتەوە نێو بە سەنعەتیکردنی عێراق و دروستکردنی سێکتەرە جۆرا و جۆرەکانی ئابووری وەک کشت و کاڵ و وەک سەناعەت وەمانە و خزمەت گوزاری ژنانێکی زۆر زۆر ئەهێنرن بەرەو کار بەرەو با بڵێن مەیدانی کار وەلەو کاتایە کە ئەم مەسەلەی تەعینات و کاری دەوڵەتی و ئەمانە زۆر بە شێوەیەکی بێشومار دروستە بێ لە عێراقا و لەو کاتەوە ئەم کەلتور و فەرهەنگەی ئێستا ئەیبینین کە ئەمە هێشتا ماوەتەوە وەکو نیازێکی خەڵک بەوەی کە دەوڵەت کە حکومەتکاری پێبا و ئەم لێ پرسراوە تێ بگرێتە ئەستۆ
ڕێیشەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتە کە ئەمە ڕوویاوە و خۆمان لەوانەیە ئەو تاریخە تۆش لەبیرە بێ منیش لەبیرم بێ هەتا ئەگەین بە ناوەڕاستی هەشتاکان وردە وردە ئەمە نامێنێت وردە وردە کار بەوانی کە لە زانکۆ دەرەچن بە کچ و کوڕەوە کەمە بێتەوە لە بەرەو هشتا و هەشتوانە بە تەواوی نامێنێ ئەمە کاتێک شەڕی عێراق و ئێران تەسیل لەمەکە و نەوەتەکان دێتە پێشەوە کە حەساری اقتصادی و وێرانبوونی عێراق بەهۆی شەڕی خەلیجەوە ئیتر ئەمانە ئەبێتە خەونێکی لە نێو مێژووە ئەمێنێتەوە بێمەوە سەر مەسەلەی ئەم هینا ئەوەی کە بۆ نمونە ژنان لە دووە یعنی هیچ کاتێ ببوورە ئەمە ئەو بڵێم هیچ کاتێ هاتنی ژنان بۆ نێو هێزی کار لە عێراق و لە کوردستانە فریا نازانم ئێستا گوێت لێمە شەماڵ داوای لێ ببوورە ویستم لەسەر مەسەلەی ئەو پرۆکاریەتە هەر ئەوە بڵێم یعنی ئێمە بمانێ نەمانێت ئەمە دۆخێکی جیهانیە کە بە ژن و بە پیاوەوە ئەم جۆرە چینی کرێکار بەشی هەرە زۆری تەحویل بووە بەمەی کە پێی ئەڵێن کە ئەم چینە بەرفراوانە بێشومارە لە ناتوانم بڵێم هێزی کاری ئەحتیات هێزێکی بێکار و هێزێک کە کاری موقەتی دەسەکەوێ کارێک کە هیچ جۆرە تەمینێکی نییە کارێک کە تەقاعودی پێوە نیە با بڵێن خانە نشینی پێوە نیە کارێک کە ناتوانێت زەمانەتی ژیان بکە و کارێک کە ڕۆژانەیە جاری وایە مەسەلەن لە بەریتانیا و بیگرە هەتا هەموو ئەوروپا هەتا ئەگات بە عێراق و کوردستانیش ئەوەی کە لە کوردستان پێی ئەڵێن کاری ئەمەی لەسەر عقدە کۆنتراکتە با بڵین لێرە پێڵێن 0 hours واتە تۆ ئەمڕۆ بۆ هەفتەی داهات و نازانی کارت هەیە یاننا و زۆربەی زۆری چینی کرێکار لە ئێستاە بووە بەمە ئەو بەش لە چینی کرێکار کە بەشە سەنعەتێکە و کاری بەردەوام و بەخانە نشین و ئەمەی بووە وەکوتم بەڕاستی ئەگەڕێتەوە تاریخەکەی ئەوەی لە پێش هاتنی ئەم هروژمینی و لیبرالیزمە و گلۆبالیزیشنە تعین بوو بێ و کاری دەستکەوت بێ و یاخود لە کاتی هەفتاکانی دەوڵەتی عێراقات تا ناوەڕاستی هەشتاکان تەمین لەمبارەوە بەڵام دوای ئەوە ئەمە نەماوە ئێستا ئەمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو کەمتر و کەمترە بێتەوانێ و بەڕاستی ژوایە ئێمە ئەبێ سەیری ئەمە بکەینی تر ئەمە بەشی زۆری چینی کرێکارە و ئەبێتۆ هەر هەڵسەنگاندنەیە لێکدانەوەیک بۆ بارودۆخی ئەم چینە ئەکەیت بە ژن و بە پیاوە ئەبێ سەیری ئەم بەشەی بکەی بێ سەیری ئەم بەشە زۆرەی بکەی کە بەڕاستی زەجرە کێشێ و ببوورە ئاخر قسەمەکەم لەم بارەوە ئەوەی کە مارکس کاتی خۆی پێی و تۆ نابووبوون لە کار تۆ باسی فەرهەنگت کە ئەڵێ کارکردن فەرهەنگێکی هینیە لە کوردستان و لە عێراق زۆر دروستە گۆنا ببەخشە من ناڵم کارکردن فەرهەنگێکە نامۆیە ئەمە باسم لەوە نییە یعنی ئەزانین چۆنە خودی کارکردن ئەوەی کە کارکێت و لە ڕێگەی کارەوە ژیان بگوزارێنی ئەوانە ینی جێگا و شوێنی کار لە ژیانی ئینسانە و لە فەرهەنگی کۆمەڵایەتیە لە ئاستێکی نزمانە ئەگەر ناخ کارکردن بەبێ کارکردن خۆ کۆمەلگا ناژی ینی ئێمە کار هەرەکەین با نابەرهەمداریش بێت و ئەوانەمە بەستمەوە نیە کارکردن لە فەرهەنگی کۆمەلگایە ینی خودی کار وەکو چەمچێکی فراوانتر لە ژیانی ئێمەیە لە ناو فەرهەنگی ئێمەیە ئەو جێگا و شوێنی خۆی پێنەدراوە مەبەستم ئەوە بوو بڵێ بەڵێ منیش مەبەستمەوە نەبوو بڵێ یعنی ئەزام کە کارکردن خۆش دەزانی من پێم وایە زۆربەی زۆری خەڵکی کوردستان بە ژن و بە پیاوە کارەکە و زۆریش زەحمەتە کێشێ لە کارکردنا بەڵام من مەبەستم ئیشارەت بەوە بم ئەم پرۆکاریاتە ئەم بەشە زۆرە لە چینی کرێکار ئەوەندە نامۆیە یعنی هیچ خۆشیەک لە کارەکەی نابینێ هیچ بەغیری ئەوەی ژیان و بژێویەکی کولەمەرگی بۆ دابینەکە نەبووتە هۆی داهێنان نەبووتە هۆی ئەوەی کە کاری خۆش بێ نەبووتە هۆی ئەوەی ئەم فەرهەنگە بەرزە بێنێتە پێش لای دروست بکاکە ئیشی دەستی خۆی بەرهەمی کارەکەی پەیوەست بێتەوە بە گەشەکردنی مێشکی تواناکانی مەهارەتەکانی ئەمانەیەوە مەبەستمەوە بوو ئیشارەت بۆ خاڵە بم بەڵێ دەست خۆش بۆ هاوڕیانێک گەڵێن دیارە کێشەی ئەتەرنێتی و مێدەوارم لای ئێوە وا نەبێ
من کێشەیەکی کورتمان بۆ دروست بۆ زانی هەردووکمان چوینە دەرەوە لە ئاسیا پرۆگرامەکە لە مەزەرەوە کێشەی هەبێ و هەر تۆ نەبووی کە چویتە دەرەوە منیش بووم بەزانیت خۆتی داوای لێبوردن لە من کرد من شەبە داوای لێبوردن لە بینەران بکەم خەلەلێکە پلتفۆرمەکە خۆی کێشەی هەیە بەرحاڵ لەسەر ئەم بابەتە بەم کۆمنتە کۆتایی ببینین کە ئەیمان نووسیوێتی ئەڵێ هۆکار میلەتی عێراق و کوردستان مەسرەفین منتیج نین هۆکارێکی دیکەش بوونی نەوتۆ نەوتوانی کە نەوتی تێدایە ئەو نەتەوانی کە نەوتی تێدا تەمەڵ و بێمنەتی کردوون پەنیان بردووەتە بەر کار و پەیداکردنی پەنیان نەبردووەتە بەر کار و پەیداکردنی سەرچاوی ژیان بەرحاڵ من نەزانم ئەم تێڕوانینە هەیە بەڵام تۆ من زۆر پێم خۆشە لەم بارەوە نەختی قسە بکەم من بەشێک لە توێژینەوەکەما زۆر لە مەکۆڵیمەوە کە مەسەلەی ئابووری نەوت لە خۆرهەڵاتی ناوەڕاستە چ کاریگەریەکی داناوە و بەڕاستی توێژینەوەی زۆر باش هەیە توێژینەوەی زۆر بەهێز هەیە کە لێکدانەوەی قوڵی کردووە بۆ ئەم مەسەلەیە و من ئەمەیە چەند شتێک باسکەم لێرەوە یەکێ لەو لێکۆڵینەوانە باز لەوە ئەکا کە چۆن مناڵن خەڵکی تووشی تەمەڵی کردووە بەڵام ئابووری نەوت لە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاستە جۆرێک لە ئابوووریەکی بەرزی با بڵێن ئێمە لە هیناین لە خەتی ئاستی ژیانە لە ناوەڕاستین خۆرهەڵاتی ناوەڕاست لە خواری هێڵی هەژاریان نین لە سەر و شەوە نین بەڵام لە ناوەڕاستین یعنی داهاتی تاک بە معدلەکەی باسەکەم داهاتێکی زۆر بەرز نییە بەڵام نزمیش نییە هۆکارەکەی مەسەلەی وەیە ئابووری نەوت کە توانیوێتی داهاتێک بۆ ئەو وڵاتانی کە داهاتێکی باشی لێ دەسەکێ و بە شێوەیەک دابەشێکاتەوە ئیتر بە هەر ڕادەیەک بێ بەشێکی باش لەمە بەر خەڵک کەوتووە لە هەندێک شوێنە لە هەندێک لە وڵاتانەیە وای کردووە کە زیاتر هێزی کار بەرەمهێنانی نەوت هێزی کاری گەورەی پێویست نییە یەکێ لەو شتانە من ئاماری عێراق بێنم لە 100 هێزی کار لە عێراقا لە بەرهەمهێنانی نەوتا بەشدار لە 100 ئەمە یەک دوو ئەو شوێنانەی کە لە عێراقا بە یاسا لە کۆلیجەکانی نەوت تەنها لە 115 قوتابیەکان لە مێینەوەرەگیرن ئەمانە ئاماری نووسراوە کە من لە توێژینەوەکە لە هینەوە هێناومە لە بەحسەوە کە کراوە لەلایەن خەڵکی ترەوە من نەمێناوە بەڵام من خوێندومەتەوە لەسەری مەسەلەن لەو مەعهەدانەی نەوت کە تایە قوتابی بۆ با بڵێن پسپۆری شارەزای نەوت بەرهەمهێنان و ئەمانە دەرەکەن تەنها بە یاسا هەیە بە پۆلیسی کە لە 115 ژنانوەرەگیرێن لێ لە 185 ئەڕوا بۆ نێرینە ئەمە یەکێ لەوانەی کە باز لەوە ئەکا کە تۆن لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەم بەروبوومینەوتە بۆتە هۆکاری تونکردنەوەی پیاو سالاری و تونکردنەوەی ئەو خیتابانەی کە با بڵین پیاو سالاری لە نێو کۆمەلگایە تون دەکاتەوانێ و ئەم داهاتە بەرزە وای کردووە کە خەڵک بەرەو ڕووی وەکو کاک عیمادوتی خەڵک بەرەو ڕووی جۆری تر لە کارکردن کەمتر ڕۆیشتووە مەسەلەیەکی تر کە نەوت دروستی کردووە ئەوەیە کە دەوڵەت بەرپرسیارەتی پیشان نایە لەبەر ئەوەی ئابووری عێراق ئێستا لە 195 لەسەر نەوتە داهاتەکەی لەسەر ئەمەیە داهاتی دەوڵەتەکە بەڵام ئەم لە 195 بەرهەمهێنانی نەوتە پێویستی بە خەڵک نییە ئیشی تیا بکە پێویستی بە کرێکار نیەتیایە کاتێکیش دەوڵەت پێویستی بە کرێکار و هێزی کار نەبێ جا من باسی پیا و ژنەکەم بزانە ژن لە بەشی خوارەوەی ئەم معادلەیە ئەو کە پێویستی بە هێزی کاری بە پیا و ژنەوە نەبێ داهاتەکەی لەسەر شانی هێزی کار نایەتە بەرهەم بۆیە بەرپرس نییە لە بەرامبەر بەخشینەوەی ئەم داهاتە بەرپرسیارەتی پیشان نایە یعنی بە چۆنەڵی بە ئاسانی ئەتوانێت دەرچێت لە ژێر بەرپرسیارەتی ئەوەی کە ژیانی خەڵک دابینکە بۆ نمونە ئەم داهاتە دابش کاتەوە جارێکی تر بەسەر خەڵکە لە ڕێگەی پرۆژەکانەوە لە ڕێگەی چوزان گەشە پێدانەوە لە ڕێگەی با بڵین سێکتەرەکانی تری بەرهەمهێنان وەکو کشت و کاڵ وەکو سەنعەت لە وڵاتانی پێشکەوتووە ئەمە ڕوویاوە بۆیە پێشکەوتون لەم بارەیەوە لە باری ئابوووریەوە ئەمە ڕوویاوە کە
داهاتێک لە یەک سەکتەرەوەیەتەوە تەوزیع ئەکرێتەوە بەسەر سەکتەرەکانی ترە وەکو کشت و کاڵ وەکو سەنعەت وەکو خوێندن وەکو تەندروستی لە عێراقا ئەمە وجودی خەریکە نامێنێ بۆیەشە ئەم ئەزمە گەورانەی لە هەموو بوارەکانی تری بەغێری نەوت کە داهاتەکەی ئاوایە ئەوانەی تر هەمووی ئەزمەیەتی لە بەرەوەی دەوڵەت خۆی بە بەرپرسیار نازانێ و خۆشی بە مەجبور نازانێ بەرامبەر بەمە هیچ بکات. زای چۆنە با من لێرە شتێک بڵێم لەسەر ئەم مۆزوع ئەمە قسەکانە وەکو دیفاعکردن لەسەر سەنعەتی نەوت و ئەوەی کە نەوت دەورینی و ئەمانە ئاوا تەرجمە نەکرێتەوە ئەمە خۆم یەکێکم لە دوژمنەکانی سەنعەتی نەوت ئەنی هەر بەڕاستی بە پێم وایە بەشەریە دەبێت لە سەنعەتی نەوت بە یەکجاری ڕزگاری بێ یانی نەوت دەرهێنان و دەرهێنانی ئەم سامانە سروشتیە لەژێر عەرز و بەکارهێنانی و تەواوبوونی کە چکە تەواوە بێ شتێکە لەو بەشە لەو سامان و ئینانەیەکە تعویز نابێتەوە ینی قودێکە کە جێگە ناژیرێتەوە کۆتایی دێت و تەواو بێ من پێم وایە بێ بەشێت هەتا زووتر لەم سەنعەتە ڕزگاری بێتوانە باشترەوە پێم وایە هەر دەسەڵاتێکی خەڵکی و هەر دەسەڵاتێکی جەماوەری لە هەر وڵاتێکی نەوتیا بێتە سەرکارەوەوانە بێ نەخشەدا بنێ لە ماوەیەکی دیاریکراوە مەسەرەن چارەکە سەدەیەک یا سێدەیە بە تەواوەتی لە سەنعەتی نەوت ڕزگاری بە تەواوەتی اقتصادەکەی بگۆڕێ ئەمە بەشێکە بێت لە بەرنامەی ئابووری هەر دەسەڵاتێک کە بیوێ لە پێناوی خەڵکەکەی کار بکات چونکە بەڕاستی لە ڕووی ژینگەوە سەنعەتی نەوت زەربە لە ژیانەدا لە ڕووی ئەو بەتایبەتی کە زەربێکی لەگەڵ بازاری ئازادەوانێت لەبێ بە کاتەستروفێکی گەورە بەڕاستی زۆر جێگەی مەترسیژە بێ بۆ سەر کۆمەلگا بۆ سەر ژیانی کۆمەلگا بۆ سەر ئاسایشی کۆمەلگا و پێشکەوتنی کۆمەلگا و هەموو مەسایلەکانی تر بەڵام دووبارە من وازانم کە هەر بە تەنها نەود نییە کەوای کردووە مەسەرەن ژنان بەم شێوازە بن لە وڵاتێکی وەکو عێراق یاخود مەسەن ئەوەی کە تۆڵی هێزی کار پێویست نەبێت ئێستا بۆ نمونە وڵاتانەکان کە لەسەر نەودەژین سەر سعودی لەسەر نەودەژین بۆ نمونە ئایا سعودی پێویستی بە کارگەر نییە ئەنی بەڕێ من وانە سعودی بۆتە مەدانێکی کارگەردن هەرچی کارگەرێ لەسەر تاسەری دنیا و ڕۆکاتە ئەوێ نە ئاسیا بەشێکە نە میسر بەشێکە نە یەمەن بەشیەکردە پاکستان بەشەکە فیلیپین بەژناکە هەمووی ڕووی کردوتەوێ هەمووشی دەواازەی بۆ کراوەوە لەوێ کارەکە بەڵام لە فەزا و لە هەلومەرجێکا کە واقعان کۆیلایەتیە یعنی باسەکە لەسەرەوەیە کە ڕاستە سەنعەتی نەوتەکە پێویستی بە ڕاستەوخۆ پێویستی بە ئەو هێزەکارە نییە بەڵام دووبارە چرخاندنی اقتصاد و پێشخستنی ئابووری ئەوانە و تعمیمکردن یاخود هەتا بڵێن دووبارە بەرهەمهێنانەوەی کۆمەڵایەتی کۆمەلگا پێویستی بە سێکتەری ئابووری وا هەیە کە ژنتیان ڕۆڵە بینێ ینی بۆ نمونە ینی مەسەلەن بە دنیای شەماڵ با من یەکشت بڵێم لە سەرمەی تۆڵی ئەو قسەی تۆیەکی زۆر دروستە تقریبان هەر ئەچێتەوە سەرەوەی کەوتم وڵاتێک بۆ نەرویج بۆ نمونە کەنەدا ئەمانە ئابووری نەوتی زۆر بەهێزیان هەیە بەڵام داهاتی ئابووری نەوت بەکار ئەهێننەوە لە سێکتەرەکانی تری گەشەدانی ئابووریە ئەوەی کە ڕوویە ببوورە ئەمە هەر بەشێک بوو لە توێژینەوەکە کە هێنا لە وڵاتانی خەلیج سعودیە قەتەر ئەوانەی تر ئیمارات نسبەتی بەشداری ژن لە هێزی کارە گەیشتۆتە لە 157 لە 147 بەرزترین نسبەتە لە خۆرەڵاتی ناوەڕاست هۆکارەکەش تەنها یەک شتە ئەویش ئەوەیە کە ئەم وڵاتانە لە چەند ساڵی بە پێچەوانەی عێراقەوە مەسەلەن لە 15 ساڵی ڕابردووە ئەم کارەیان کردووە کە تۆ ئەیڵیت ئەویش ئەوەیە هاتێک کە لە نەوت پێیەکەن ئەی خەنەوە نێو سێکتەرەکانی تر بەشەکان بۆ نمونە خانوبەرەیە سەنعەتە نازام چیان هەیە ئەوانە بەڵام بەردەوام خەریکن داهاتێ لە سەکتەری نەوت یەتەدی ئەی خەنەوە نێو ئەوەی کە پێی ئەڵێن ئینڤستمنت بەکارهێنانەوەی سەرمایە لەو شوێنانەی ترا کە کار دروستەکە تۆ کاتێک کار دروستەکەی هێزی کارەکە دەچێتە سەرکار بە ژن و بە پیاوە ئەم شتە لە عێراق ڕووی نەیاوە ئەدای من مەبەستم چی بوو لێرە مەبەستمەوەی ئەگەر وایە تو خۆ دەزانی لە توێژینەوەی زانستیە جا کۆمەڵایەتی بێ یان ئەشتێکی تر بێتەوەمانە کە تۆ بەسەلەن بە شوێن علاقەیەکی سەبەبی دیاریکراوەگەی یا هەتا بە شوێن کۆڕلیشناگەی کە ئەمە دوو دیاردەی دیاریکرا و پێکەوە وجودیان هەیە پەیوەندیان بەیەکەوە یاخود تەواجودیان لە وجودیان پەیوەندیکی دیاریکراوی بەیەکەوە کۆڕلیشنیان هەیە لەگەڵ یەکترا
یەکتر تەواوکەن یاخو یەکتر دروستەکەنەوە ئەمانە ئەم دیاردانە بۆی کە تۆ مەسەلەن علاقە سەبەبیەکان کەشفکەیتەوەوانە فاکتەرەکان دانە بەدانە کۆنتترۆڵەکەی مەسەلەن بۆ نمونە هۆکاری چیەکە خەڵک تووشی نەخۆشێوێ بۆ نمونە ئایا ئەوەیە کە دەست ناشۆن بۆ نمونە ئەوانەی کە دەست ناشۆن جیانەکەیتەوە اینجا قیاسێکەکەیتەوە بزانی ئایا نەخۆشیەکە هەرماوەتەوە ئەگەر وا بوو نسبەتی نەخۆشیەکەرەوەکو خۆی بوو معناوایە خەتای دەستنەشتن نییە هۆکارێکی تر هەیە خواردنیان نامەسەرن جیانەکەیتەوە چێت چیە خاتی چێ ناخۆ تاکو ئەگەڕێتەوەی کە کام دیاردەیان زۆرتر لەگەڵ ئەو دیاردە دیاریکراوە کە تۆ دیراسەیەکی پەیوەندی هەیە کام هۆکار زۆرتر سەبەبە یەکە ئەمە لینە ئەگەر وابێ گەر بەم ئوسلوبە بێ کە تۆ کۆنتترۆل بۆ مەسلەی نەوتەکەی تۆ ئەوانە جیایەکەیتەوە سیرەکەی یعنی مەسلەکە وانە ئەمە تەسیر دابنێت و ئەوانە وە ینی ئەوەی کە ژنان لە 150 هێزی کارگەیشتونەتە 50 زۆرە ئەو نسبەتە سەر لە شوێنی سعودیاوە معناوە دەی نەود نییە من هەر لە بەرچاوم نەبوو هەرمە تەنها نەرویجم لە بەرچاو نەبوو سە فەنزەوی لاشم لە بەرچاو و جەزایرم لە بەرچاوە نەیجیریام لە بەرچاوە بە نەیجیریا یەکێک لە نازانم تۆ ئاگاداری ئەوە هەیتوانەیە یان یەکێک لە ئەو توێژەی کە زۆر کاریگەرە لە ناو مەسەلەن شوێنێکی وەکو لاگۆسا ژنانی دەستفرۆشی سەر جادەکانن ینی هێزێکە حسابیان بۆ کری ینی لە ناو نەیجیریامانە مەسەلەن شتن ینی هێزێکی سیاسی دیاریکراوە بێوێ هین بێتوانە بێت بە جۆرە قەناعەت بەمانە بکاکە بێنێتە پاڵخۆی مەبەستمەوەیە ناکرێتەوە مۆسە نەیجیریاش نەوتی هەیە جەزایر نەوتی هەیە ئەڤەنزوێلا نەوتی هەیە ئەمانەوە بێژگەر لە ناروی جوانە معنای وایە فاکتەری نەوت ناتوانێت کاریگەری لەسەر ئەمەدا نابێ بڕوای منەبێ بە شوێن شتی ترەوە بین کە بۆچی بەشداری ژنان بەڵام ئەزانی چۆنە من پێم خۆشە لێرە لەسەر مۆزوعی ئینەوە کۆمنتێکی کەشی نووسیوە ئیما دەڵێ نەوتیش دەبێت بەداهاتەکەی بتوانێت سیستمای دیکە پێدا بکەی لە سێکتەری دیکەدا وەک زەرعات و سەنعات و کردنەوەی بواری تیجاری شتی دیگە هەر هەمان ئەو کۆمنتێکە تۆ ئاماژەت پێکرد هەمان ئەو قسەیە بەڵام بەرحاڵ ئێمە جارێ لەسەرەمە ئەڵێم بەبندە بەس بکەین ئەوەندەی کە ژنان لە کارا بەشدارن ئەوە دیکە لە مەسائلی کارا هەن و ئەوانە من ئەمێر سەرنج بام بچێتە سەر شتێکی تر ئەزانی واز لە کۆمەلگا بێنین واز لە دام و دەستگاکان بێنین کە قازانج و بەژەوەندیان لە چەسانەوەی ژنان و ستەم لێکردن لە ژنانە هەیە تۆ هەر سەرمایهدارانیش بۆ نمونە هەتا ژنان ژێر چەپۆکەتر من بە هەرزانتر کارەکەن هەتا ژنان ژێر چەپۆکەتر بن ئامادەترن بۆی کەوا بەس ئەوەنە کارێکمان دەستکەوێت مهم نییە چۆن چۆنێجا بە نانسکیژێکن مانەوە لە بەرژەوەندی سەرمایهدارانی شایە کە ژنان ئاوا تامەزرۆن بۆ کارکردن و ڕێگان لێژیرە کارکەن و ناتوانن بێنە دەرەوە کارکەن و فرسەتێکیان بۆ دەستناکە کە کارکەنوانە تا فرسەت کەمترە بێتەوە دیارە شرایطەکان قورسترە بێت لە سەریان و ئەوانە بۆ ئەمە مەسلەیەکەکە سوودی لێبینن لەبانە هەمووی گەڕین لە دەوڵەت گەڕین لە دام و دەستگاکان و لەو دام و دەستگا کۆنە پەرستانەش گەڕین کە ئەسڵەن لەگەڵ هینا ناتوانن هەڵکەن لەگەڵ وجودی ژنا لە سەرجادە ناتوانن هەڵکەن و دەمارگەژە بنوانە کە ژنەبیین لە سەرجاد هاتوتە دەرەوە لەوانە گەڕین جوڵانەوەی ژنان یاخودۆ ڕێکخراوەنی پیانەوە تێ بەشێک لە جوڵانەوەی ژنان لە کوردستانەوەمانە ئەوان چەندێک باخێن بە مەسلەیەداوە ینی مەسەلەن 8 مارس ڕۆژی ئەساسەن ئەم 8 مارسە ڕۆژی ژنانی کارگەر بۆ یەکەم جار تو خۆت باش زانی یعنی وەختێک داکەوتۆ ڕۆژی ژنان لە دنیاە ڕۆژی ژنانی کارگەر بووە ینی ئاوا هاتووە یەکەم جار هاتوتە بین و دواتر مەسەلەن بە جۆرێک کۆمەلگا قبولی کردوتە قبولی کردو بڵێ ئەمە بکەین بە ڕۆژی تەواوی ژنان و ئەوە بەشێکیش بەڕاستی بۆ دوورخستنەوەی بۆ لۆ ماهێتە تەباقاتی تر لەلایەکەوە لەوانەیە مجموعێشتی بەرزکردەوە سەر کۆمەلگا لەلایەکی ترەوە بەڕاستی جوڵانەوەی ژنانی لە قدرەت و توانای خۆی دوور خسۆتە دەرەوە کە بێتی بە مجموعە کەمپین و ئازادی بۆ ژنان بێن و مجموعەشتی لەم بابەتە فەرهەنگیانەکە ئازاری نییە کاریگەری زۆر دروست ناکاتەوەمانە ئەمەی کە جوڵانەوەی ژنان بەم جۆرێ ئەوانە هەرچی سەیرێکی توانە هیچ ئەسەرێکی لە ناو ڕێکخراوەکانی ژنانە لە کوردستان نییە نەوەک مەطلب نەوەک خواست نەوەک چی ینی تۆ لەوانەیە بتانی ببینی دەیان کەمپین لەسەر توندوتیژی لە ژنان ئینەکە یەک زەڕەژ نابێ کەمترەوە ببێت کە هەتا ئێستا بووە یەک مەبەستمەوە نیەکە زۆرە نایشتا کەمە هێشتا کەمتر هین کراوە بەڵام چەندین باس و قسە و توێژینەوە و لێکدانەوە لەسەرەوە کراوە فەرهەنگی کۆمەلگا لە دژی سێکسوالیتێتی ژنان چۆنەوە سێکسوالیتێتی ژنان چییە و ژن چۆنی نایاڵن بە ئارەزوی خۆی هاوسەر هەڵبژێرێت و بە ئارەزوی خۆی جل لە بەرکاو بە ئارەزوی خۆی چی بکات و لە کۆمەلگا دەرکەوانە بەڵام لەسەر کاری ژن لەسەر ئەو
ئەو تەحەڕوشەی هەموو ڕۆژێ بە ژنەکرێ ئاخر ژن نییە لە کوردستانە یعنی من لەگەڵ تەواوی ڕێزمە ئەمە ئیدانەکردنی ژنان نیە ئەمە ئیدانەکردنی کۆمەلگای ئێمە ژن نییە تاوان ژن لە دنیا شاوایە ئەو تۆ خۆت ئاگاداری کەمپینی میتو چۆنی بوو بە زاهیرەیەک هەزاران دەیان کەسی دەوڵەمەند و دەسەڵاتدار و ئەمانی قسە ژێر پرسیارەوە بەڵام ژن نییە لە کوردستانە لەسەر کار بە قسە بێ یاخود بەدەست یاخود بە فیزیکی تعدای لێ نەکرێ هەموو ڕۆژێ بە توانج بە هینکردن بە مزایقەکردن بۆ ئەمانە نابێتە مەسلەی جوڵانەوەی ژنان بۆ ئەمانە نابێتە مەمین لە 8 مارسا بۆ خواستێک بۆ ژنانی کارگەر وجودی نییە بۆ ژنانێک کە کارەکەن کە فەرمانبەرن کە مەسەلەن مەسئولیاتێکی گەوریان خستۆتە سەر ئەستوی خۆیان وە بەڕاستی ئەزانین چی یەک خاڵ لێرەیە باس بکەم ڕێگادەم کە تۆش نەزەری خۆتی لەسەر بڵێ چۆمە پرسیارەکە بۆ تۆ بەڵام پرسیارە لە هەمومان یەکەم بەڕاستی ینی تاوان باسەکرێ زوو کە ئەوترێ چینی کارگەر لەو جێگانێ کە کرێکاری سەنعەتیە و کە مەسەلەن ئەتوانێت چرخەکانی بەرهەمێنان ڕابگرێت ژیان لە کۆمەلگایە ڕاوەستێ وەنیا چینی کارگەر ئەگەر مەسەلەن ئەوانەی کە سایقی بۆ نمونە ترێ لاوشتیوان و ئەمانە لە لەندەن لە پاریسە ئێستا واز لە کارکردن بێن و ئەمانە کۆمەلگا ژیانی وەستێ قیتارەکان مەسەلەن ئەوانی قیتار لێخڕن بەڵام کەس باسیەوە ناکە ئەگەر لە لەندەنە یاخود لە سویدا لە ستۆکۆڵما یاخود لە پاریسە ئەگەر ژنانێکە مناڵان لە دایانگەکانە کارەکەن یەک ڕۆژ ئیزرا بکەن و ئەوانە هیچ شتێک کار ناکە لەو کۆمەلگایە یعنی مانایوایە ئەم بەشە لە چینیەکان لە هەمووی بەهێزترە بەڕاستی یعنی بێنە بەر چاوت لە شوێنێکی وەکو لەندەنە تۆ تەواوی ژنانێکە لە دایانگەکانان ڕۆژێک ئیزرا بکەن بڵێن کار ناکەین کەس نەئەتوانێت مناڵی بەرێ بۆ سەر کار بۆ سەر بۆ دایانگە و لە کەسی دەتوانێت بچێت بۆ ئیشکردن بەجارێک لەوانەیە لە 140 تەواوی ئابووری کۆمەلگا بکەوێتە ژێر زەختی ئەوە گەلێک لە قەتاعەکانی دۆ ماناوایە ئەم چینی کارگەرە زۆر بەهێز و بەتوانایە وانەیە هین بێ لەم بابەتەشەوە مەسەلەن تۆ لە هەر جێگابی لە کوردستانی ژوایە دانگەکان و خوێندنگاکان و مەکتەبەکان بە تایبەتی قۆناغەکانی سەرەتایی و ئەوانەوە خەستەخانەکان و هەموو ئەو جێگانی کە ڕعایەتی ئینسانی تیاکرێت و کۆمەلگای تا بەرهەمەهێنرێتەوە بە معنایەکەمی بەدەست ژنەوەی لە حاڵێکە ئەسڵەن مەسلەی ژنانی کارگەر نابێتە مەسەلەکانی 8 مارس هیچ ڕێکخراوێکم نەبینی من لە کوردستانە لە 8 مارسا بڵێ خواستەکانی ژنانی کارگەر 1 و 2 3 و 4 نەمبینی من منیش نەمبینیوە شەماڵ ئەو دیاردەیە ڕاستە لە کوردستان وایە بەستۆ بەناوێک باست کرد کە من پێم وایە لە زۆر شوێنی دنیا هەروایە من لێرەش نایبینم ئەو جۆرە حرەکێ لە ئەوروپاشان نایبینم لەبەر هۆکارێک من جوابێکی لە 100% نییە بەڵام چکە خۆشم بۆ منیش جێگەی تێڕامانە بۆچی ئەم شتە وایە بۆچی بۆ نمونە ئەوەی کە پێی ئەڵێن حرەکەی با بڵێن لە 8 مارسەوە با دەست پێ بکەین تۆتت 8 مارس لە سەرەتاوە بزەبت 8 مارس ڕۆژی جیهانی ژنانی کارگەر بووە 8 مارس لە ساڵی 1970 50,000 ژنی بەوە دەستی پێکرۆ 50,000 ژنی کرێکار هاتوونەتە سەرجادە لە ئەمریکایە دواتر لە 1911 بە 100,000 ژن لە هەموو ئەوروپایە خۆپیشاندانی دژی شەڕ بۆ ئاشتی بۆ مافی دەنگدان بۆ ئەمانە کردووە واتە بوو ئەو مەسەلانی شۆڕشی ئۆکتۆبەر شۆڕژی ئۆکتۆبەر خۆپیشاندانی 8 مارس دەستی پێکرد یەکەم ڕۆژی 8 مارسی 1970 شۆڕشی بزەبت ئەو شتە شۆڕشی رووسیا نەک شۆڕشی ئۆکتۆبەر شۆڕشی بەڵام ئەمە لە دوای ئەوەی کە UN ئەتیراف بەم ڕۆژە ئەکات و وردە بەڕاستی من دائما ئەم شتە ئەڵێم ئەبێ ئێمە بیگەڕینەوە حرەکەی ژنان بزوتنەوەی ژنان بە ئەوای پێ بڵێن بزوتنەوەی کە پێڵێن بزوتنەوەی خەباتی ژنان لەلایەن فیمینیزمی لیبرالەوە براوە بۆ بەهی ئەو و زۆر دەمێکە بۆ بەهی ئەو و ئەم فیمینیزمی لیبرالە لەگەڵ هەموو جۆرێکی دەسەڵاتی سەرمایە بە لیبرالەوە بە نیو لیبرالەکەیەوە بە دیکتاتۆریەکەیەوە بە هەموو جۆرێکەوە تەنانەت بۆ سیستەمەی لە عێراقیش دانراوە خۆی ئەهێنێتەوە و ڕێگەکەوێ لەگەڵیا و ئێمە بینی وانە ئەم شتە ئەم فیمینیزمی لیبرالە کە من ئەڵێم ژنانی چینی باڵا دەستن ژنانی بۆ جوازین ژنانی نێو ئەوایی لە باڵا دەستەکانن ئەم نمونەیە لە هەموو شوێنێکی دنیا عینەن شتە داواکاریەکان ئێمانە بەشداریە لە دەسەڵات ئێمە ئەمازانین
بەشداری خۆیانە وەکو نخبەیەک وەکو ئیلیتێک لە نێو دەسەڵاتە باز لەوە ئەکەن مدیر زیاد بکرێ باز لەوە ئەکەن ڕئیس زیاد بکرێ باز لەوە ئەکەن وەزیر زیاد بکرێ وە نیە ئەمانەوانە ئێستا حرەکاتی 8 مارس لە نێو کۆمەلگایە هێشتا لەژێر ڕابەری ئەمانە ئەڕواتە پێشەوانێ بۆیەشە بە بڕای من نەماوە وەک حرەکەی ژنانی کرێکار نەماوە وەکو حرەکەی ئێستا لە بەریتانیا من باسیکەم 8 مارس ئەوەی یەتە سەرجادا ژنی سپیپێس نییە ژنی ڕەشی کرێکارە یاخود ژنانێکن کە ڕیسیزم بەرەوڕووی ڕیسیزمە بنەوە لە پاڵ ژنبوونە لە پاڵ سێکسیزمە لە پاڵ کێشەیان لەسەر نەبوونی کرێ یەکسان و کاری تەمینی کار و ئەمانە ژنانێکن کە تووشی ڕیسیزمە بنەوە ژنانێکن کە پەنابەرن ژنانێکن کە ئەنواع وشکال کێشەی تریان لە پاڵ ژنبوونەکەیانە هەیە بۆی لە ئەوروپا ژوایە لە کوردستان من باسیکەم لە کوردستان شەمەڵ باوەڕم پێ بکە من ئەم توێژینەوەی کە لەسەر کار لە کوردستانە بەشداری ژن لە نێو هێزی کارا کردم یەکەم توێژینەوەیە کرابێت یەکەم دانەیە زۆر گەڕام باوەڕ ناکەی چەنە گەڕام چەنە پرسیارم کرد چەندین دکتۆر و هینی هاوڕێم هەبوو تەلەفۆنم لەگەڵیان کرد کەس نەیەزانی کە بەحسێک توێژینەوەی شتێک کراوە کە پەیوەندی بە ژن لە نێو کارا هەیە وە نییە من زۆر گەڕام لە عێراقی گەڕام شت هەیە بەحسی بۆ نمونە ئاماری هین هەیە ئاماری بانکی نێودەوڵەتی هەیە ئاماری بەعزێ ڕێکخراوی نێودەوڵەتی هەیە کە احتیمام بەکار و ئەمانە هەیە بەس باسی لێکۆڵینەوەی سربەخۆ ئەەکەم لێکۆڵینەوەی کە بچێ سەیری کێشەکانی ژن بکە لە باری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە لە پەیوەند بە کارکردنەوە لە پەیوەند بە بەشداری ئەو لە نێو مەجالی کارە نییە ئەم شتانە جا ڕێکخراوێکی ژنان یعنی چی بکات چۆن بێت ئەم مەسلەیە بگرێ بە دەستەوانێ و من پێم وایە ئەبێ لە ژنان خۆیان لە ژنانی کرێکار خۆیان دروست بێت و ژنانی کرێکار خۆیان لە هەلومەرجێکە ئەژین بە بڕای من کە زۆر 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 ئەوەندە لە خوارەوەیە کە خەریکی پیاکردنی نان و ئاوی ڕۆژانن من وای ئەزام ئاخر دەزانین چۆنە گۆرە من ئەو قسەم قبوڵە من ئەو قسەم قبوڵ ئازانم ڕاستەکەی ژنانی کارگەر خۆشیان کە جوڵانەوە ئەمانە سەرنجی خەڵکانی ئەوانی کە مەسەن خوێنەوار و ڕۆشنبیرن و دەستیان نەگا بە مەسەن قەڵم و کاغەزێکیان هەیە و دەست و قەڵەمێکیان هەیە و شتێکە خوێنەوە ئەوانە دەستیان نەگا بەوانە ژەوانش ئیحتیمامیان پێن بەڵام بەر لەوە یانی تۆ وەکو ژنانی سۆشیالیست ئێمە مێژوویەکمان هەیە مەسەلا بنەمای جوڵانەوەی دوێی ژنان لە کوردستانە سۆشیالیستەکان و کۆمونیستەکان دایانەوە من هەمیشە من بۆ پرسیارە بۆم زەقە بێتەوە بەسەرم بۆ ڕۆژێ لە ڕۆژان بیر لە ڕێکخراوکردن نەکرایەوە بۆ ڕێکخراوەکانی ژنان هەمویان کەمپینن بۆ ڕێکخراوەکانی ژنان هەموو سێ چوارێکن اینجا دواییش لەگەڵ یەکترا ناتوانن هەڵکەن یاخود هەڵەکەن و ئەمانە بەڵام کاری چیەکەن کاری NGOکەن کاری ئەوەکەنوانە من طبعاً ئەبێ ئەوە قبولکەین ڕێکخراوی ژنانی جەماوەری و سیاسی نییە لە کوردستان بازار ڕێکخراوی تریژ نییە من نەزانم ئێستا تۆ لەوانەیە بڵێ جاکوە ڕێکخراوی ترمان کوا هەیە تا ژنانمان هەبێ وەڵام ئێستا باسی ژنانەکەینوانە و باسی ژنانێکەکەین کە ژێر چەپۆکەن هەمیشە باسی ژنانێکەکەین کە ڕاستە ژێر چەپۆکەن بەڵام باوەڕکە ژیانی کۆمەلگا لەسەر دەستی ژنانە ڕوە یعنی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان نازانم ساڵی پار باسی ئەومان کرد ڕۆژی چەندانەوە بۆ ماگرتنی ژنان جا لە ماڵەوەی یا لە سەرکاریمان بگرە یەکەی هەشتی مازمان بگرە بڵێ کار ناکەم لە ماڵەوەی یا لە سەرکاری یەکەی ئەو شتێکی ئاوە جوڵانەوەکی ئاوا هەیە یعنی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ژنان لە کۆمەلگەی کوردستانی یا لە هەر کۆمەلگایەکی ترا ئەوانی کە لە ماڵەوە نوانی کە لە دەرەوەن بڕیار بن بڵێن کار ناکەین چی ڕوایە لە هینە لە کۆمەلگای بەڕاستی هیچ شتێک ناچەرخێ هیچ شتێک ناجوڵێ هیچ کەس نانی نییە بیخوا هەموو عالەم برسیەتی هیچ حەمامێک گەرم نابێ هیچ حوشەیە پاناکرێتەوە هیچ ماڵێک گستک نایرێ هیچ شتێک لە شتەکانی ژیان ناچێ بەڕێوە یەکەی مەبەستمەوەیە جێگاو شوێنی ژن لە کارکردن لە کۆمەلگایە زۆر زۆر گەورەیە ڕاستە پارەکان بۆ پارەکار ناکەن بەڵام بەرهەمهێنانەوەی کۆمەڵایەتی ئەوەی کە تۆ کۆمەلگا خۆرەوە نییە بڕۆی سەروەت و سامانەک و نەوتەکەی دەربێنی تو بیفرۆشی تو پارەکەی بێنی شتێک پێوتێ بەرهەمهێنانەوەی کۆمەڵایەتی دروستکردنی جیلی تازە ڕێعایەتکردنی نەخۆشکە نەخۆشەکەوێ ئاگاداربوونی مناڵ تا گەورە بێ ینی پەروەردەکردنی مناڵە مەکتەبەکە ئەمە هەمووی بەرهەمهێنانەوەی کۆمەلگایە ژن لێرەیە عەسەبی ئەساسی ئیشکردن لە کۆمەلگایە لێرەیە ژنانن
و ئەگەر ژنان ڕۆژە لە ڕۆژان ئیرادە بکەن ئەم کارە بکەنەوەوانە هەموو شتێک دەتوانن ڕابگرن. تەوەجوهی هیچ ڕێکخراوێکی ژنان بۆچی بۆ ئەوە ناچێت ئەو شێوازانە چین کە ئەتوانی تۆ ناڕەزایی پێڕێک بخەیت. ئاخر ژنانی گەڕەچێک ئەگەر لە بەرامبەر ستەمێکە لێیان ئەکرێت و ئەوانە لە ناو خۆیانە بتوانن کۆبوونەوەیەک دروستکەن و پێکەوە بەرامبەر بە پیاوانە بوەستنەوە کە ئستەمیان لێکەنەوەوانە زۆر زۆر ئاسانتر ئەتوانیت تۆ محارەبەی تونند و تیژی لە بەرامبەر ژنانە بکەیت تا ئەوەی کە تۆ دامنیشی وەکو ڕێکخراوێکی ژنان چاوەڕی ینی بۆ ناڵێم بەڕاستی خۆش نییەواڵێم بەڵام ینی لەگەڵ هەر کوشتنی ژنانێکە ئەبینی بەیان نامە دەرەچێت و اینجا کەمپینە بەڕێخرێت و ئەوانە یەکەی ینی لە بری ئەوە توانێت ئەمە سینێکی سیستیماتیک بێ وە ژنان ڕێکخراوەکانی ژنان بیر لەوە بکەنەوە چۆنی ئەکری ئەم هێزە ڕێکخراو بێ ینی بوون بۆیە واڵێن بە تایبەتی چونکە جوڵانە ژنان وەگوتم بنەماکەی لەلایەن کەسانی چەپ و کۆمونیستەوە لە کوردستانە دانراوە بەڵام ڕۆژێ لە ڕۆژانەمەیان بۆ نەبەوە پرسیار ڕۆڵی جەماوەری ژنان لە جوڵانەوەی ژنانە چییە وە چۆن ئەتوانم جەماوەرێکی سادەی ژنان کە وەختی فەراغیان نییە کە فرسەتیان لە مێردەکانیان و لە باوچیان و لە براکانیان و لە کرانەوەی کۆمەلگا وەرنەگرتووە کە بێنە دەرەوە چۆن ئەوانە توانن بەشداری لە کارێکی ڕێکخراوانەیە بکەن چونکە بۆ معلوماتێ ئەوانەی کە بەڕاستی لە ڕێکخراوەکانی ژنانن ئازادترین ژنەکانی کۆمەلگای ئێمە کە مشکلەترین ژنەکانی کۆمەلگای ئێمە کەمتر چاوساوت کەمتر لە هەموو کەمتر چاوساوەترین لەو ژنانە کە هەنووە ئەمانە بەڕاستی ڕاستە کارەکەن و نەشاتەکەن و ئەمانە من هەر جێگایەکیش لە بەرامبەرم ڕێکخراوانێک کۆنە پەرستان دەم بکەنەوەوانە ئەمە بچێشم بە دەمیانە بەڕاستی من هیچ ئینێکم نییە دیفاع لە هەموو هەڵسوڕایەکی ژنەکەم بغەزم نەزەر هەرچێکە هەرەوەنە دیفاع لە ژنان بکەیت لە کوردستانە مەسەلەیەکی مهمە بەڵام حەقەتەکەی ئەوە بینە سەر ئەم مەسائلانە و ئەم باسانە بکەین بەڕاستی و لەسەر ئەمانە قسە بکەین و هەوڵ بدەین ڕێگای بدۆزینەوە بۆیکەوە جوڵانەوەی ژنان لەمە دەرچێت بەوە ناکرێت کەمپین بکەیت و سەرۆکی حکومت بێ بەیانی دێت دەوت ئەوە لەم هەفتەیە چەند ژن کوژراوە بەیانی سەرۆکی حکومەتەکەت و سەرۆکی مەهرێمەکەت و هەمووی یەتە سەر تەلەڤیزیۆن خەریکی درۆ هەڵڕشتنەکە هەمووی خەریکی ئەگەر ڕێگەم بێ پێشەوەی دەرچیەوە من حەزەکەم شەماڵ لەسەر ڕێکخراوەکانی ژنان ئەوە ئێستا تۆژەڵی ڕێکخراوەکانی ژنان بۆ ناکەن بۆ ناکەن ڕێکخراوەکانی ژنان من پێم وایە ئەبێ بەقەدەر ئەوەی کە خۆیان هەن بیان ناسین و چاوەڕوانەکەمان لەوە زیاتر نەبێ لێیان ڕێکخراوەکانی ژنان ئەوەی کە هەمووی NGOە جارێ پێش هەموو شتێ هەمووی NGOە هەمووی ڕێکخراوی هینە کۆمەڵی مەدەنیە هیچ کەمپینێکی بزوتنەوەی جەماوەری سیاسی لە کوردستان نییە هیچ ژنان ئەبێ ئەمە بزانین کە گەورەترین بۆشایی لە کوردستانە بۆ مەسەلەی بۆ کارکردن لەسەرین هیچ خەباتێک نێ ناوی خەباتی ژنان بێ بۆ ڕزگاری بۆ یەکسانی بۆ نازام بەدەستێنانی مافەکانیان ئەوەی کە هەیە ڕێکخراوی NGO لە 95 زەربی سفرکە ئەمە خەڵک ئەم حەقیقەتە هەموو یەزانێت تەزویرن بێوجودن نین تەنها پارەی گەشە پێدان ئەخۆن لە کوردستانە ئەمە حەقیقەتە ماوەتەوە لە 105 کە ئەتوانم بۆت بژمێرم 1 2 3 4 ئەمەنن زیاتر نین کە ئەمانە هەوڵ لە بەردەوام لە هەوڵی ئەوەیان کە جارێ مەسەلەی توندوتیژی ناتوانی تۆ لەسەر توندوتیژی کار نەکەی ڕێکخراوی NGO لە ئەوڵەوە هەدەفێ بۆ خۆی دانێ ئەچێ لەسەری کارەکە مەسەلەیەکی تر بەڵای مەسەلەی ئەم هەموو ئاوارە ناوخۆیانە ئەم هەموو مەسەلەی ژنانی یەزیدی مەسەلەی ئەوەی کە بەسەر ئەم کۆمەلگایە هات ئەم چەند ڕێکخراوە بچووکەی کەماون بەڕێی من خەریکن بەردەوام بەمایان ڕاگەن بێنمەوە سەرەوەی ژن خۆی چی ژنی کرێکار ژنی ماڵەوە ئەو ژنانی کارەکەن ژنی جوتیار ئەمانە چی ئەزای چۆن مەسەلەن من خۆمەمەیە تێبگەم لەوە من ژنێکی کۆمۆنیستم لەوەتەی هەم بیر لەوە کەموانێک کە چۆن ژن بتوانێت خۆی ڕێکخراوکە باشە وەکو بەشێ لە چینی کرێکار ژنی کرێکار ژنی ماڵەوە هەموو ئەمانە ژنی ماڵەوە چۆن ڕێگەخی من هەموو ساڵێک کە ئەڕۆمەوە زۆر دیقەتی ئەم شتانەیەم بۆ نمونەیەکی لەو شتانەی کە ژنی ماڵەوە دایک ئەتوانی ڕێخەی مەسەلەی لە ڕێگەی مەکتەبەوەیە لە ڕێگەی مەکتەبی مناڵەوە لەوانێ پێ سیر بێ بەڵام من بەردەوام لە بیرکردنەوەم لەم شتە چۆن ئەتوانی دایکان ڕێخەی چۆن ئەتوانی ژنی ماڵەوە ڕێخەی
ئەگەر بیرت بێ ئەوەندەی ئێمە بزانین بۆ منە کاتێ ژن ئێماڵین شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی فەڕەنسا و کێوکێ خۆپشاندانی ژنان دروستی کردووە بەڕاستی خۆپشاندانی ژنی ماڵیشەوە بۆ بەشێکی نەک تەنها ژنی کرێکە زانیچی ئەوە خۆشە کە شتێک لێرە باسکەم تواب قسەکانی خۆتی بیر نەچێتەوە یەکێک لە خواستەکانیان چی بوو بێ لە 8 مارسی و ساڵەیە جل شۆرگەی عمومی باشە یەکێک لە خواستە مهمەکانیان جل شۆرگەی عمومی لەبەرێ جلشتن لە ڕووسیاشتیی زۆر سەخت بۆ ئەوانە وتوانە جل شۆرگەیکی عمومیەوان بۆ بکەنەوە کە لە گەڕەکەکەمان پێکەوە جل من ئەتوان یەکشت بڵێم ئەمە ناومێدی نییە بەڵام ئێستا بڕۆ بە ژنی ماڵەوەی کوردستان بڵێ جل شۆرگەی عمومی هەر هەمووی ئەڵێ شتیوان ناکەم جلەکانم پیسە بێ ئەو بەڕاستە نییە ئەم ئامادەیە ئەم شتە نییە بەڵام بۆ مەسلەی بۆ نمونە بۆ مەسلەی خوێندنی مناڵ کە کێشەی گەورەیان هەیە مناڵانیان لە مەکتەبەکانیان بۆ مەسلەی بێکارەبایی بۆ مەسلەی بێ ئاوی مەگەر ژنەکانی هەولێر نەبینی چۆن داری هەڵگرت بوو لە کابرایی میتەری ئاوەکە دوای ئەکەو ئەو نابێ بێ بە ماڵی منە بەڕێی من لە دەوری مەسائلێک کە پەیوەندی ڕاستە و خۆی بە ژیانیانەوە هەیە نەک تەنها وەک ژن بەڵ وەکو ئینسانێک کە زەحمەتە کێشێ بۆ ئەوەی خۆی خێزانەکەی مناڵەکانی مێردەکەی بتوانن کارەبایان هەبێ ئاویان هەبێ خوێندنیان هەبێ تەندروستیان هەبێ لە دەوری مەسەلەکانی تەندروستی مەسەلەکانی خوێندن مەسەلەی مەکتەبی مناڵ ئەمانە لەوانەیە ژنی ماڵی بەدەوری هاوسەرەکەی ناوەستێتەوە بۆ تونند و تیژی بە دقیقەن وایە ئەزانین چۆنە بنێسەوە لاوژە شاتووە زۆر خۆشحاڵە بکە بەشدارە بەلینەکەی بەڵام پێشەوەیکەوە لاوژە بوو داخڵکەم یەک ئەم قسەیەکەم ئەزانین چۆن ئەوەڵ باسەکە لەسەر ئەوەیە کە ئەم شتانی کە توێڵی بچێتە سەر ئەم مەسائلانە بچێتە سەر ئەم مەوزوعانە ئەزانین چۆنە وانییە مەسائلەکانی کە پەیوەندی بە ژیانی کۆمەلگا و بە ژیانی بەشەرەکانەوە هەیە ژنان نەگرێتەوە ئەزانی کارەبا ئەبڕێ کە کارەبا ئەبڕێ موسیبەتی گەورە بۆ ژنان دروستە بێت کە ئاو نییە ژنا بە بچێ بە تەنەکە ئاو بێنێ بەشان ئاو بێنێ تێگەی ژن یەکەم کەس لە خەو هەڵەسیە ژن ئاخر کەس ئەخەوێ لە هەمووان کەمتر نانەخوا بە سەرما بێکە ئاوی گەرم نییە و ئاوی ساتێ و کارەبانی ئەوانە بێ لەبەر سەرماکە دامنیشە بۆ دەسە تەزیوانی قاپشوات و هیمکاومەنە هەموو ئەم موسیبەتانە بەسەر ژنانەوە یعنی خۆوە نیە مەسەلەن ژنان بەڵام هەموو ئەم وردە باسانە هیچ کاتێک نابێ بە مادەی هیچ بەیان نامێکی 8 مارس من هیچ بەیاننامێکی 8 مارسم نبینی باز لە موسیبەتەکانی ژیانی هینکە من دوای حادیسەیەکی ژەجێڕمەوە کە بۆ من بەڕاستی هەر لە ناو هین ماماوە خەیاڵدانمە هەر ماوە لە ناو یادەوەری ماماوە دواتر قسەی لەسەرەکەم لەسەر مۆزوع بە لاوژەش بێتە ناو بەرنامەکەەوە بە خێراتی لاوژە زۆر خۆشحاڵین بەشداری لەگەڵمان مێدەوارم باشوی بە خێر هاتی لاوژە گیان زۆر زۆر خۆشحاڵم ببینینت زۆر سپاسان دەکەم ئاڕیانی عەزیزم گۆ ناو شەماڵ دەستان خۆش بێ پیرۆزبایی 8 مارسیش لێرەوە ئاراستەی هەموو ئازادی خوازان و یەکسانی خوازان دەکەم هەموو خەڵکەکەم خۆشحاڵم بەوەی بە هەر حاڵ تۆزێک ئیتراگەت جوولەکی کەمیش بێ ئەم شەو کە بەیانی ڕۆژی 8 مارسە ئەی بینم لەلایەن ئێوە بەرنامەیە پێشکەش دەکرێت بەداخەوە بە جیاوازی لە زۆربەی زۆری ساڵەکان ئەم ساڵەکە کەمترین جوولە و کەمترین نازانم هیچ شۆقێکی 8 مارس نبینم بەداخەوە نازانم لەوانەیە لە لای منەوە وابێتن من شۆر و شۆقم هەیە لاوژە من بەیانی بۆ خۆم جەژنی خۆمەکەم لە ڕێکخراوەکەی خۆم لە ئوستۆکۆم لە حوزبی جەژنی ژنانی کارگەر لە گەڕەکەی خۆمانەکەم ئەوە خە من ئێمەش خۆپیشاندانمان هەیە سبەینێ لێرە لەندەن لە بەرامبەر حکوومەتی هەرێم بەوەی وەزغێتی تایبەتی خۆم لە شتانەشدا بڕام ناتوان بەشداری شتانش بکەم بەداخەوە بە هەر حاڵ دەستان خۆش بێ دیارە مواضعی زۆرتان باس کرد لەوەی بەرنامەکەەوە لەگەڵ نەبووم بەڵام مواضعی زۆرتان باس کات زۆر سەرکێشەی زۆر واقعی لەسەر مەسەلەی ئابووری لەسەر مەسەلەی کۆمەڵایەتی لەسەر حتا مەسەلەی سێکسیزم لە وڵاتان لە ئاستی دنیا مەسەلەی UN کە گەورەترین کێشەی هەموو مەسەلەی ژنان لە ئاستی جیهانیە بەلاڕێدا بردراوە کراوەتە مەسەلەی ئەوەی چەند ژن لە نازان بستیۆرسنەکان ئەنجومەنی باڵای هینەکان و چەند ژن مدیرە و چەند ژینە لە کاتێکە ئەمە لە دانیمارکە ساڵی پار سەرۆک سۆشیال دیموکراتەکان کە ژنە و سەرۆکوەزیرانی دانیمارکە و بە کورتەکەی ئەڵێ بەهین لێ دەخڕێ کەس حساب بۆ کەس ناکە هەموو قەرارێک بە یەک جار ئەدات و حساب بۆ کەس ناکات و هینی کەس ناکاتن
کە زۆر مسەیتر هەمیشە خۆی نیشان دەدات و واقعاً وایە لەو ناحیەوە کە زۆر خاوەن قەرارە زۆر هینە بەڵام تەمەشاکەی لە ناو حیزبەکەی ئەوە بۆ مستە شەماڵ یارمەتی دەچکە زمانی سویدی دانیمارچێک نزیکە سەرۆکی شارەوانی گشتی کۆپنهاگن لەسەر تەحەوشکردن بە ژنان ناچار بوو لە ناو حیزبی سۆسیال دیموکراتە دەست دەکات بچێشێتەوە باشە تەمەشاکەی لە حیزبێکی ترمانەیە بەناوی ڕادیکال ڤێنسەکە فیگۆرە زۆر بەرزەکانی ژنانن ڕئیسی حیزبەکەی یەک دەورە پیا بوو لەوەتی من لە دانیمارکم یەک دەورە پیا بوو ناچار بوو لە بەرامبەر تەحەڕوش لەسەر ژنان دەست دەکات بچێشێتەوە تەمەشاکەی لە ناو هینەکانی خۆیان نەمەڕوە تەمەشاکەی مەسەلەی ژنیان هەموو مەسەلەی ژنی کرێکاریان بەلاڕێدا بردووە کردیانەتە مەسەلە هیناناوەی کە UN ئەمانەکە باسمان کرد کردیانەتە مەسایلی سیر و سەمەرە لە کاتێکە کە مشکلەی زۆر زۆر واقعی هەیە شەماڵ قسەیەک کرد ئەگەر ژنانمان بگرن بۆ نمونە لە دایەنگە و لە ڕۆزە و نازام لە شوێنە گشتەکان ئەمە لە دانیمارک ڕوویدا چەند ساڵ پێشێستا چەند ساڵ پێشتا دوو نمونەمانە بوو نمونەچیانەوە بوو مامۆستایان لەگەڵ ساحبکارەکان ڕێک نەکەوتن دەرگای مەکتەبەکانیان بەسەر تاقرا نمونەیەکی ترمانەوە بوو کە پێتاگۆکانی بەشی پەروەردەیی مانیان کە ئەو شوێنانێک کە منداڵی تێدا پەروەردە دەکرێت و چاودێری دەکرێت ئەمانە کۆمەلگای دانیمارچی بە تەواوی وەستا بڕواکەن یەک دایک و باوک تەحتیلاتی هاوینی نەمابووە ئەو پێ هەفتەیە کە حەقیان هەیە تەحتیلات بگرن نە دایک مابووی نە باوک مابووی هەرێک بەجیا گرت بووی نانک و باپیرەکان ژنیان مابوو ئەمە لەگەڵ جیلێکا ڕوبەڕووی کە نانک و باپیرەکانیش لەسەر کاران یەک ساڵی تەواو کە دایک و باوکارەکە بۆی خۆتان نازانم ئێمە شەماڵجان تۆزانین لە شمالی ئەوروپاوە زۆر مهمەکە تەحتیلاتی هاوینی و سەفەرکردنەوەمانە باشێکی ئەساسی یەکێک لەو دەستکەوتانەیە بەڕاستی کە چینی کرێکار بەدەستی هێناوە چی پێ دەڵێن تەمشاکەی لە دوو موقعاتی جیاواز بە دوو هۆکاری جیاواز دایک و باوکەکان نەیانتوانی ئەم کارە ئەنجام بدەن نێزانی ئەم ساڵامە بکەن کۆمەلگای دانیمارچی بە تەواوی وەستا فۆرمی ئەو کۆمەلگایە بە تەواوی وەستا ناچار بوون بە زۆرێک پارەکە هینەکانمانیان گرت پەرستارەکان مانگرتنی پەرستارن ئێستاش سیستەمی تەندروستی دانیمارک لە دوای مانگرتنی سیستەمی پەرستارەکان و لە دوای مانگرتنی لە دوای کۆڕۆنا تا ئێستا سیستەمی تەندروستی لە دانیمارک نهاتووە جێی خۆی تا ئێستاش کەسێ 2 ساڵە لە ئینتیزارە کە عەمەلیات بکرێ هینە ئەم ئیشانی ژنان بەڕێوە بەڵام بەداخەوە لە زیاتی ئەوەی سپێنێ فۆکس لەسەر ئەمە بێ فۆکس لەسەرەوەی چەند ژنمانەیە مدیری خەستەخانەکان بن دقیقاً ئەزانین چۆنە نەک چەند ژن مدیری خەستەخانەکان ئەوە بە هەر حاڵ ئەزانین ئێستا مشکلەیەکی لە گەورەکانی ئەمریکا ژنانی ئەمریکا وەختی خۆی کاتی خۆی مەسئول حکومەتیش باسیە کردووانە ئەو بۆچی ڕئیسی CIA ژن نییە ئەم هەبوو قەتل و عامە و هینە ئەکا لە دنیاە و لە هەر شوێنێکا مەسەن دەستی کەوێ ئینقلابەکات و لەگەڵ دیکتاتۆر و مستەویدەکانی دنیا تەعاونی هەیە ئەوە مشکلە نییە مەسەلەن جەیشی ئەمریکا بۆچی ماریزەکان نیوەیان ژنین ماریز بە شەرە کوژێ یعنی تۆ داوای یەکسانی لە چیە ئەەکەی ینی بە دقیقە نییە ئەم مەسائلانە بەڕاستی سەرمایهداری توانیوێتی جوڵانەوەی ژنان لە ناوەوە بخوا و ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە ینی ئەوەی بەسەر ژنان هاتووە ئەوەی بەسەر جوڵانەوەی ژنان هاتووە لە نظر منەوە کەمتمەگە بەسەر جوڵانەوە ئازادی خوازەکانی میلەتانی ژێردەستەیە هاتبێ کە ناسیۆنالیزم هەمی خواردەوە ئەوانە ئەوەی بەشەر جوڵانەوەی ژنان هاتووە مەگەر بەسەرەوان هاتبێ ینی تەواو لە ناوەڕووکی شۆڕژگێڕانە و پێشکەوتور خوازانە و هەڵمەتبەرانی خۆی دوورخراوەتەوە بەداخل بەڵێ باوڕێن دەجێوەزە بە زعیفیە بیستیوادان دەنجی من باش بێ لە لایەوە وڵا دەنگی تۆ زۆر باشە بەڵام خشەخشیشیە جار بەجار فەرموو مەجال مەگەرەبی لەسەر مەسەلەی ژنان و ژنانی کرێکارش لە کوردستان حەزمەکەم مداخەلەیە بکەم زۆر باشە لاوژەخان 5 دقە بۆ تۆ ئەتوانی بەسە وەڵی نازانم میترەوە هەوڵە دەکەم باشە زای چۆن بەنسبەت من وەکوتم لە ئەوەڵەوە داخل نەبووم کە بزەبت لەسەری هینە چەند قسەتان کرد لەسەر مەسەلەی ژن زۆر باسی پرسی ژن دەکرێت مەسەلەی ژنانی کرێکار دەکرێت لە کوردستان نازانم بڵم بەداخەوە یا بڵم خۆشبەختانە
دەکرێت بە هەردوو تەرەف لێکی دەیتەوە بە هەردوو لایەن لێکی دەیتەوە لە ئێستادا هەمومان ئاگداری ژنانێکی یەکجار زۆر لە کوردستان لە هەوڵی ئەوەیان کە خۆیان ببنە خاوەنی نانی خۆیان ببنە خاوەنی کاری خۆیان کاری خۆیان پێی تۆ تەسەور کە من لە ئەوساتی خۆمە ئەیبینم ژنمان هەیە لە ماڵەوە جارانە بۆ خۆی لە ماڵ خۆیان کولی چەوکێکی دروست دەکرد ئێستا بۆ معاملەکان دروستی دەکەن معاملەکان لی دەکردنەوە شیرینی فرۆشەکان لێکردنەوە چەندین هینمان هەیە ینی ژنمان هەیە لە ماڵەکەی خۆی ئینستاگرامێکی کردوێتەوە خواردن دروست دەکات و خواردن بە خەڵکە فرۆشێ و هین دەکات و نازانی ئەو هونەرە دەستیانەیە ئەو نیشانێک کە لە منداڵی و ئێمە ژنان ناچار بووین بە شەق و بە تیرۆک من فێری ناکردم تیرۆک پیاژرا فێری ناکردم بۆم شخصی خۆم باشە ئیتر چی پێ دەڵێن هەندێک کاری دەستی هەیە هەندێک شت هەیە فێری بووین ئەمڕۆکە بۆتە وەسیلەیەک بۆ بژێوی ژیانمان بەڵام لەگەڵ ئەوەشە لە هەمان کاتێککە بۆتە وەسیلەیەک من نازانم 4 ساڵ پێشستا لە کۆمەڵی بەرنامەی لایفە باسم کرد باسی ئەو هینانم کرد کە من لە کوردستان زۆر بە هەدەفمەندان و بە تایبەت چوومە چەند مەخزنێکی نانکردن وەک کە ناویان لێ ناوە کارگەی نانکردن کە بەس کارگەنین نازانم ئەگەر بە کارگە ناویان بین دەبی بگەڕینەوە بۆ پێشی شۆش فەڕەنسا لە وڵاتانی ئەوروپا ئەم دەورانش کە لە قاعەیەکە 20 دانە سادی نانکردن و نانکردن دانرا هیچ وەسیلە هینێشکەن دروستێدانە منداڵی تیا گونتک دەبڕێ نانە بژێنەیە تەپ و تۆز هەوایەکی پیس لە و هاوی نامن کە چوبووم هیچی نەچی هەناسەدانی نیە لەنا ئەو بارودۆخەیە بەڵام ژنەکان ڕازین و خۆشحاڵن بەوەی خۆیان نانی خۆیان پێیاکەن تەمشاکی لە شیرینیە ئەو شوێنانی شیرینی لێ دروست دەکرێ و شانانی خواردنی لێ دروست دەکرێ ئەوانەی ئیشی پاکاری دەکەنەوە هیچ تەحەڕوشی جنسیەوانە باید لێگەڕێن کە لەو شوێنی وتێل و مەطعەم و ئەو جیانە کە تووشی چ فەزاحەتێک دەبنەوە ئەو ژنانە کاتێک قسەیان لەگەڵ دەکەی چۆن داخی دڵی خۆیان هەڵدەڕێژن چۆن باسی وەزعیەتی خۆیان دەکەن بەڵام سەرباری هەرمووی خۆشحاڵن بەوەی کە خاوەنی اقتصادی خۆیانن و ئەگەر ئێمەش ئاوڕێک لەسەر بزوتنەوەی ژنان بدەینەوە من لێکۆڵنەوەی زۆرم کرد لە دەورانەکەەوە بکە هاوڕە شەمال چەند کتێبێکم پێویست داوام لە تۆ کرد بۆم پەیدا بکەی ئەو کاتا چی پێ دەڵێن ئەگەر ئاوڕێک دیتەوە کاتێک ژنان توانیان شەڕی یەکسانی و مافەکانی خۆیان بکەن کە هاتن کە توانیان بەشێک بوون لە بازاری کار کە توانیان خاوەنی ئابووری خۆیان بن دیارە ینی زۆر ڕەنگە هین بوو بێت هۆکار بوو بێ مەسەلەن یەکەم جارکە ژنا شەڕیان کە دەبنە دکتۆر ببنە محامی ببن بخوێنن بچنە دانیشگاکان زیاد لەوانم ئەوەی مەسەلەی ژنی کرێکار و هاتنە مەیدانی ژنان و مەسەلەی ئابووری سەربەخۆ پایەی ئەساسی مافەکانی ژنان بووە دەستکەوتی ژنان بۆ ژنان لە دەورانی کە کلارەزتکین و ئەوان بۆ خەباتیان کردۆ چەند ژنێک لە ئەڵمانیا کە هاوکاریان بوون هاوکاریش لە سوسیالیستەکان بوون وتیانە ئێمە ئامادەدین باج بدەین کاتێک کە مافی یەکسانمان لەگەڵ پیاوان نییە بۆچی باج بدەین کاتێ مافی دەنگدانمان نییە ئەمە بۆتە وەسیلەیەک بۆ ئەوەی کە ژنان خۆیان خاوەنی ئابووری سەر بەخۆی خۆیان بن و هەر ئەوەش کە ئێستا باسی ئەوەکرێ کە توندوتیژی لە کوردستان کوشتنی ژنان زیادی کردووە توندوتیژی لە بەرامبەر ژنان زیادی کردووە لەم دەورانە توندوتیژی هەر هەبووە بەڵام ئەوەی کە ئێستا زیاتر قبول ناکرێ زیاتر بەرەنگاری دروست دەبێت بە نەزەرم مەسەلەکە ئەوەیە بارودۆخی ژنان چۆتە فازێکی ترەوە ژنانن قبولی ناکەن بەم شێوەیە بەرخودیان لەگەڵ بکرێن تعاملیان لەگەڵ بکرێ وەکو مەسەلەن ساڵانی پێشووکە لە باری ئابووریەوە هین بوونە چۆن بڵێ خاوەنی خۆیان نەبوونە نەیانتوانیوە بڕیاری خۆیان بدەن نەیانتوانیوە خاوەنی خۆیان بن بەڵام لە عینەن کاتیشە ئەگەر تەماشا بکەی ژنان وەکو کرێکار زۆر زیاتر دەچەوسێنەوە هیچ حق و حقوقەکیان نیە هیچ مافەکیان نییە هیچ ڕێکخراوێکی ژنانمان نەدی ڕێکخراوێکی کرێکاریمان نەدی بەداخەوە فۆکوس بخاتە سەر ئەم خاڵانە بچێ لێکۆڵینەوە بکە بارودۆخی ژنان بخاتە ڕوو لەم شەرایطی هەیەە وە فۆرمێک بدۆزێتەوە ئەو ژنانێک کە لە ناوماڵی خۆیان دانیشن شیرینی دروست دەکەن یا خواردن دروست دەکەن فۆرمێک بدۆزێتەوە بۆ شێوەی ڕێکخراوکردنی ئەمانە چکەمە ئەوە نامێنێتەوە ئەمە سەرمایەداری ناسین لە چەند ساڵی داهاتوودا ئەم بزنسدانە هەمووی خۆی کۆکاتۆ لێک بزنسی گەورەدا هەرەوەی کاڵێ گەورەکان گچکەکان گچک ماسی گەورەکان ماسی گچکەکان دەخۆن
دەبێتە شەریکاتی گەورە دەبێتە کۆمپانیای گەورە بێتە شتای سەرتاسەری دەبێتە فروشگای زنجیرەی شیرینی فرۆشی زنجیرەیی ئەوە تا لە سلێمانی هەوڵ دەدەن نانی تیری ڕەوانەی ئەوروپا بکەن خەرجەخانە من خۆم لە تەلەڤیزیۆن نبینم راپۆرتێکم لەسەری بینی لە بەریتانیا نانی تیری دەتە دانیمارک لە مارکێتەکانە هەیە شەکان سەرتاسەریە بێتەوە لەو دنیای گلوباڵی ئەمڕۆیە هین دەبێتەوە ئەمە چی بکەین چۆن ئەم ژنانە ڕێکخین بە مافی خۆیان بە حقوقی خۆیان ئەمە دیارە خاڵی پۆزیتیڤە ژنان دێنێ بازاری کارەوە کارم نییە لێکۆڵینەوەکان هەڵێتی چەند ژن بێکارە چەند هینە ئەو لێکۆڵینانەوەی لە وڵاتی ئێماکرێ زۆرتر لەسەر ئەو ژنانەش دەکرێت کە لە ئۆفنتلی کار دەکەن لە شوێنی ڕسمی کارەکەن ڕسمی کارەکەن ڕاست ئەمانە ئەسڵەن نەخراون چۆن بڵێ هیچ محلێکیان بڵێ عراب بۆ دانەندراوە لا محلە لە هابن لە عراب کات خۆی دەماڕێن هیچ محلێکیان بۆ دانەندراوە لە بازاری کارە وەکو کرێکار حسابیان لەسەر نەکراوە ئێمە چی بکەین بۆی ئەوانە ڕێکخین ئەوانە کۆکەینەوە ئەمانە سازمان بدرێت بەداخەوە نەڕێکخراوی ژنانمان هەیە و نەڕێکخراوی کرێکاریشمان هەیە لەو مەیدانە و کارە بکاتن ئەمە پرسیارەکەی چەندی ساڵە لای من بۆ گوتم 4 ساڵ پێشستا لە لای پێچە خۆم کە ئاخری چالاکیەکانم بوو بەداخەوە بەهۆی وەزعەتی تایبەت بەسەر خۆما هات ئیتر من ئەمە تەڕح کرد لە بەرنامەیەکە باسم کرد و لەگەر چەند هاوڕێکی لەسەر ئەمە قسەم کردیا هیوادارم بتوانین لە داهاتوودا لەسەر ئەمە کارکەین چونکە پێم وایە قۆناغی ژنانی کرێکار لە هەنگاو دەنێ لە کوردستانە بەرەو قۆناغێکی تر ئەچێ بەڵام بە زۆر نافەرمونا ڕسمی لە ناو ماڵەکانە کە حەلاقیەکە لە ناو ماڵە ئەوان جارە نەچونە ساڵۆ ژن دەم چاوشتەی چاکدەستا ئەچێ لە ناو جیرانەکەی پارەیەکی کەمتری پێدا لە ساڵۆن جیرانەکەی بۆی چاگەکاتن خەیات لە ماڵانە نازانم هەموو شتێک کەوتۆتە ماڵانەوە خەریکە ژنان لە ناو ماڵەکەی خۆیان کارەکە چۆن فۆکسکەینە سەر ئەمە سازمان بدەین و چۆن ئەمانە ڕێک بخەین زۆر سەرنجێکی زۆر جوانە سەرنجێکی زۆر جوانە لا باکسەوە خۆزگە تا زۆر وایە ئەم ساڵەکە وەک بزوتنەوەیەکی ئاشتی بۆ ژنانی یەکسانی خواز و بۆ خەڵکی ئازادی خواز و یەکسانی خواز هاتنە مەیدانی ژنانی ئازادی خواز و یەکسانی خواز بزوتنەوە یەکسانی خوازی وایە و لە بەرامبەر ئەم شەڕە هەوڵیان بدابایەکە ئەم دوولایەنە تیرۆریستی کۆنە پەرستە ڕابگرن و حرەکەتێکی سێم هەبوایە لەو نێوە بیتوانی بە فشار بکاتن دەستان خۆش بێ هاوڕێیان ببورن بەعکسەوە دەستە خۆش بێ لاژیان دەستی خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ بەشداریت خۆشحاڵە کردین بەڕاستی دەوڵەمە نەکرد سپاس بۆ ئێوەش دەستی ئێوەش خۆش بێ و ماندوو کاتێکی خۆش بژیت گۆنا سەرنجەکە لەسەر ئەوە بوو سەرنجەکە لەسەر ئەوەیە کە لاژەش باسی کرد دیارە ئەمەش بۆ خۆی بەشێکی گرنگی مەسەلەکەیە یعنی زانین چۆنە بەشێکمان هەیە ژنانی کارگەرن بە ڕسمی هاتووەتە دەرەوە کارەکات خاوەنکاری هەیە مەعاشی هەیە بەشێکی تری هەیە ئەمەی نییە ینی ئەمەی کە پێی وتریان ئەم کاری پارچەی و کاری ناوماڵەوەوانە بەرامبەر پارە لە بەرامبەر پارەیە ئەکرێ بەڵام نە خاوەنکار دیارە نەمەعلومە کە کرێت چۆنە درێ زانین چۆنە بازێک شێوازی کارکردن پیا بۆ ئێستاکە دیارە جارانی شە بۆ بەڵام ئێستا بۆی تەکنەلۆژیاوە هەنێک شت تەتەوری کردو کە زۆر سێرە مەسەلەن من هەمیشە بیر لەواکەمەوە وانە کارگەر کرێ وەرەگرێ وەنیاردار بە کوردی پێوتێ کرێ کار یانەوەی کە کرێ وەرەگرێ بەڵام مەسەلەن ئێستا سایقی ئوبەر کرێ وەرەگرێ یا لە ڕاستیە باجەیە بە ئاپەکە ئەزانی باجەیە ینی نییە کارگەری ئوبەر ئەوەی سایقی ئوبەرە باجەیە بە خاوەنکە پارە وەرناگرێ کرێ وەرناگرێ ئەو ڕابطەی لە بینی خاوەنکار و کڕینی هێزی کارۆشتانەوە ئەوە وجودی نییە ئەوەیە هینە ینی ئەم شێوازەش لە هینکردن کاری ناوماڵۆمانە پیا بۆ کە شێوازێکی زۆری نەکاتی خۆی لینی زۆر بە توول و تەفسیل لە تەتەوری سەرمایهداری لە رووسیا باسی ئەم بەشە لە کارەکە کە لە ناو ماڵەکانە چۆن چۆنی کاری ناوماڵەکرێتەوەمانە بەرحاڵ من ئەمە بەژینێکە بینم بە جزێک لە مەسەلەکە بینم بەڵام دووبارە مەسەلەی ئەساسی تر ئەو کارە بێ بەرامبەرەیە کە ئەگەر بێت و بە ئامارەکانی وەکو مەسەلەن ئۆکسفامە پێما بێ ساڵێکیان حسابی کردهبوو ئەگەر بێت و بە پارە حسابیکەی ئەو ئیشەی کە ژنان لە بەرامبەر هیچ ئایکەن
بەبێ پەرامبەر ئەیکەن بۆ مناڵ پەروەردەکردن ئەیکەن بۆ ڕعایەتکردنی نەخۆش ئەیکەن بۆ ماڵداری ئەیکەن بۆ هەر شتێکەکەن ئەگەر بێنی بە بەرامبەر بە پارەدانی ساڵانە 2 تریلیۆن دۆلارە 2 تریلیۆن دۆلارە پارەی ئەو ئیشەی کە نادرێ ئەو کرێی کە نادرێ بە ژنان ئەو کرێی کە ژنان وەری ناکرێت بەهەرحاڵ ئەمە بۆ خۆی بوارێکی دیاریکراوی چەسانەوەی بوارێکی تاڵانکاریە لێرە باس لە چەسانەوە نییە قسە لەسەر دروستکردنی زێدەبایی نییە قسە لەسەر تاڵانکاریە چۆن ڕاکەن مەسەن چۆن پارتیەکێتی هاتوون نەوتەکە دەرێنوت زێدەبایی چێر نەوتەکە دەرێن و چنی فرۆشن تاڵانی سەروەت و سامانی کۆمەلگایان کردو بەڕاستی هەموو ڕۆژێکیش ژنان ئاوا کاریان تاڵانەکرێ بە تاڵان ئەبرێ وە چێ تاڵانی ئەکان مێردەکانیان نییە مناڵەکانیان نییە تاوان سەرمایهداری لەمە شاهر بەوەی بردوتەوە کە لە بریەوەی کە ژنان لە بەرامبەرەوە ڕابوەستن ژن لەگەڵ مشکلەی لەگەڵ مێردەکەایەتی بەڕای من جوڵانەوەی ژنانە بێ خەیاڵی لای ئەوە بێ بەم جملەیە تەواوێکم خەیاڵی لای ئەوە بێ هەم ئەم بوارە لە تاڵانکاری بە نەزەری ئەتیبار وەربگرێ هەموو ئەو دەمبۆڵانە و هەموو ئەو شەڕ و شۆڕانی لەناو هەموو ئەو ماڵانەیە کرێ کە مەزهرێک لە مەزارەکانی ناڕەزایی ژنانە بەرامبەر بە دۆخی ژیانیان بتوانێت کۆی کاتەوە و ڕێکخراوی بکە من تاڵ دەست خۆش من یەکەم با لەم قسەی ئەخیری تۆ دەست پێ بکەم لەسەر مەسلەی کاری خۆڕایی نێوماڵ و ئەمانە ئەگەر بیرت بێ ئێمە بەرنمەیەکمان وابزان کرد لەسەر ئەوە و حتا پێم خۆشە جارێتتر بەرنمەی تر بکەینەوە لە داهاتوە ئەگەر فرسەت هەبوو چونکە یەکێکە لەو شتانی کە بەڕاستیە بێ زۆر بە تایبەت باس بکرێ و ئەوەی کە دەور و نەخشی ئەمە چیە لە نێو ئەم سیستەمی ئابووری سەرمایهداری و ئەمانەیە و چۆن حتا ئارگومنت هەیە لەسەر ئەوەی مەسەنیکێ لەوانە فرێدریچی هەیە کە چەندین کتێبی نووسیوە لەو بارەیەوە و کەسێکی پرۆفیسۆری جامیع ئەمانێ و ژنێکی زۆر ئاکتیڤیستە لە هەفتاکانەوە هەتا ئێستش کە ئەو ئارگومنتەکەی ئەڵێ ئەم کارە ئەسڵان قازانج بەرهەمەهێنێ بۆ سەرمایهداری هەرم کارە خۆڕایی کە ژن لە ماڵەوە ئەیکا بە چەند ڕێگەی جیاواز من نامێ بڕۆ مەسەرم تەفاسیلە بەس پێم خۆشە لە داهاتووەکەی مەجالت بوو بەرنمەیەک لەم بارەوە بە تایبەت بکەین لەسەرەوەی کاری نێوماڵ هینی چیە قیمەتی چییە لە ئەساسا بۆ ئەم سیستەمەی کە تێیا ئەژین سیاسی کۆمەڵایەتی و ئابووری بەڵام بێنەوە سەرەوەی قسانەی هەنێ لەو قسانی لاوژە کردی کە بەلامەوە زۆر جالبە زۆر جێگەی سەرنجە ئەویش ئەوەیە کە ئەو قسەی ڕاستە ژنان لە 15 ساڵی ڕابردووە لە عێراقیش و لە کوردستانیش بە مەجبوری لە تاو بێکاری لە تاو هەژاری لە تاو کرانەوەی بازار لە تاو ئەوەی کە کوردستان و عێراق بۆ بە بەشێ لەم دنیای گلۆباڵایزیشن ژنان بە لێشەو هاتوونەتە نێو مەدانی کارەوە ئەسڵ دەستیان بردووە بۆ ئەو مەیدانانەی کار کە قەت پێشتر بۆ نمونە ژن نەیکردووە لەوانە دەستفرۆ با بڵێن دووکاندانان زانم ساقی تەکسی ساقی لۆری فیتەری هەموو کارێکیان دەزیاوەتێ و زۆر ژن کە بابچێتی نازام هەمووینێک و ئەمە تەحویلە یعنی چۆڵی ئێمە لە کۆمەڵگەی کوردستان بەڕاستی لە مەرحەلەیەکایەکە بە مەجبوری خۆی لە خۆیان هەر ئەبێ خۆ خەڵک بژی و کار بکە و ئابووری بەدەست بێنێ و خەریکی ئەمەیە ئەم داینەمیکەی هەیە من مەسەن یەکێ لەو شتانەی کە بیری لە یەکەمەوە بەڕاستی خۆ ئەبێ ئێمە لە ئەوڵەوتمان ئەبێت تۆ زانیاریت هەبێ لەسەر ئەوەی ئەم چینەی تۆ لە کوردستان چیە بارودۆخەکەی چییە لەکوێیە کارەکە حەقدەسەکەی چەنە شەرایەتەکەی ئایا تەحەڕوکی پێ ئەکرێ ئەمەی پێکرێ بەڕێی من هەژارترین شوێن کە هەبێت لەم بەحسانە لەسەر چینی کرێکارەکەی کوردستانە عێراق نیمانە ئەمانەمان نییە ئەمەیەکی لەو شتانەی کە ئێمە بۆ ئینسان ئەوەی کە گوێی لە ئێمە لێرە یا لە شوێنێتر گوێی لەمانە بێ ئەگەر من ئەکادیمی بم ئەگەر بەڕاستی فرسەتی خوێندنم بۆ هەڵکەوێتەوە یەکسەرە ڕۆم بەحث لەسەرەوەکەم ڕیسێرچ لەسەر مەسەلەیەکی واکەم مەسەلەی دووەم شەماڵ کە خاڵی دووەم ئەمەیە باسیکەم ئەوەیە بەڕاستی ئەگەڕێی ئەیهێنیت و ئەیبەی یەتەوە سەر ئەوەی کە بزوتنەوەی کۆمونیستی سۆشیالیستی بزوتنەوەی چەپ بزوتنەوەی کرێکاری ئەوەندە بێهێزە ئەوەندە زەعیفە ئەوەندە بێ ئیمکاناتە ئەوەنە پەرش بڵاوە یعنی مەسەلەی ژنی کرێکار مەسەلەی ئەوە مەسەلەی ڕێخستنی بەشی ژنانی کرێکار مەسەلەی ئەم بزوتنەوەیە کە لە کوردستانە لە ڕۆژگارێکە توانای هەبووە هەوڵی داوە من خۆم لە سەرەتای نەوەتەکانە سەردانی دەیان کرێکاری ژنی کارگەی ئەهلیم کردووە
کەسێ بووم لە بەری کۆمۆنیست بووم لە بەری سەر بە بوتنەوەی بووم لەگەڵ ڕێکخراوە جەماوەری و کرێکارەکانی ترا ئەم کارانەمانە کرد یەکێتی کرێکارانی کارگە ئەهلیەکان بیرم دێ کارگە ئەهلیەکان چەندی ینی ئەچین قسەمان لەگەڵەکردن لە داخوازیەکانیان لە بارودۆخیان لە ژیانیان ئەگەر 10 ساڵ ئەمە بەردەوام بووە دڵنیا بە ئێستا ڕێکخراوی ژنانی کرێکاری کارگە ئەهلەکانمان هەبوو بەڵام بەردەوام نەبوو ئەمە ڕۆیش تەواو بوو ئەو کاتە ئەمەمان پێویستە بەڕێی من یعنی ئەمە ناڵێم ئەڕۆی ئەیهێنی ئەیبەی لە ئەخیرا فێمینیزمی لیبرال کە نوێنەرایەتی مەسەلەی ژنەکان ناتوانێ و نایکە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەو ژمارەکەمەیان کە کارەکەن فریای توندوتیژی و مەسەلەکانی ئەوەی کە هەموو ڕۆژەیە خەیژنی گرتووە خەریکی ئەوەن ئامانجی خۆیان هەیە و دیاریکراون ئەمێنێتەوە بۆشاییە گەورەکە لێرایە کە چینی کرێکارەکەت کێ لەکوایە خۆی چیەکە بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستەکەت خەریکی چییە بە بڕوای من ئەم دوو پرسیارە بۆ ئێمە زۆر زۆر جەوهەریە و زۆر مەسلەی گرنگەکە ئەگەر بمانەیە کارێ بکەین بەس بەمە ئەتوانین بیکەین بەمانە ئەتوانین بیبینە پێشەوە ڕاستە بەرحاڵ ئەکرێ باسەکەش درێژتر لەمە بکەینوانە بەڵام من پێم وایە وەختی بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێ گۆنا لەبەرەوە کۆمنتێکی شێ نەمان خوێندوتەوە ئەیمات آخر کۆمنتی نووسیەوە پێشکی بەرز و بەڕێز بێتە شتیماش لەگەر ژنانی جیهان و کوردستان بە تایبەتیش لە ژنانی ئازادی خوازان و هاوڕژنەکانمان بەڕاستی وە دەڵێن پیاوان باش دەزانن کە کاتێک ژنان دەسەڵات بگرن لە دەست عادل و ڕاستن هەر بۆیە لە ژنانە ترسن هەمیشە هەوڵیان داوە ژنان بچووک و سووک بکەن هەر لە زمانی ئاینەکانەوە کە دروست بوون حەوا تۆمەتبارەکان کە بەهۆی ئەوە دەرکراوین لە جەنەت پێکەنین هەر بۆی هەبە پیاسالاری وار نادات بە ژنان بە تایبەتی لە وڵاتانی جیهانی سێم ئەمە زۆر تەرەفدارانەیە لە ژنان دەستی خۆش وێ ئەیمات بۆ ئەم کۆمنتەی بەڵام حقەتەکەی ئەوەیە من بەم قسەیە کۆتایی پێبێنم گۆنا کێشەی گەورە من وایە بینم کە دیارە ئەمانی کە باسمان کرد ئەمە ستوچێکی ئەو مەسائلانەیە کە ئێمە قسەمان لەسەر کرد بەس من وایە بینم ینی تا ئەو جێگایی کە ئەگەڕێتەوە بە تەسیر و کاریگەری ئایدۆلۆژیای نیۆلیبرالیزم و لیبرالیزمی یاڵی لیبرال فێمینیزم بە بڕای من کاریگەریی گەوری داناوە لەسەرەوەی ئەساسان خودی پرسیارەکانیش مەطرح نەکەین چ جایەوە بگەڕن بە شوێن وەڵامەکانیە زانی ئەسلی مەسەلەکە ئەوەیە ینی سوورەتی مەسەلەکەی گۆڕیوە ئەساسن بۆ ئێمەمانان کە دەرگیری مەسایلی ژنانی نوانە کەمترین شت کە چاومان ئەچێتە سەری کەمترین مەسەلە کە چاومان ئەچێتە سەری هەر ئەمەیە من دیارە ئەمە پێشموتی وتم دیای شتێکە ئیجێڕنەوە دواتر لەگەڵ تویا باسێکم لە سەرەتاکانی دەرکەوتنی جوڵانەوەی چەپابوون هێشتا پێم وابێ حیزب دروست نەبوو بوو تازە ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتان دروست بوو دوو ژنی ئەڵمانی هاتبوون پێم وابێ لە مەقڕی بۆ پێشەوە بوو هێشتا مۆرگانی بۆ پێشەوە تازە دامەزرا بوو هی ڕوتی کۆمونیست هێشتا مەقڕشتمانە بۆ حیزب هەردانە مەزرا بوو لەوێ ئەو دوو ژنم بینی پرسیاریشان لێ کردم وتیان ئەم ڕێکخراوانی کە ئێوە باسەکەن ڕێکخراوی ژنانجا من تۆزێک ئینگلیزی مەزانی من قسەم لەگەڵاکردن ئەم ڕێکخراوانە ژنانی ئێوە باسی تەوانەوە و دووەکەم باسی مەسائلی ژنانی هینەکەن بڵین مجەمەعەکان و ئەو شوێنانی کە ئۆردوگاکان و ئەمانوت بەڵێ باسی هەموو ژنانەکەین و هەموو مشکلەی مەسەلەن پستەمی جنسیان لەسەر و بارزوی خۆیان شووناکەن و کوژرێن و توندوتیژی وتی منەوە ناڵێم وتی من چوون بۆ ئۆردوگاکان لە هیچ ئۆردوگایەک بەلوعی ئاوی لێ نییە شوێنی ئاوی لێ نییە بە ڕۆژتاوەرە منە بینم ژنان بە تەنەکە ئاوێنن لە ئینەکانەوە باسی ئەم مەسایلاناکەن ئەم ڕێکخراوانە ئێوە وتم ها واقعان باسمان نەکردووە ئەمە حقیقەتێکە بێ بیزانی نەزانی هەر ئەمڕۆمان نییە ئێمە ڕوبەڕووی خۆمان بوەستینەوە ئەم مەسایلانە دەرێ بکەینەوەوانە من ئامادەشم هەر ژنێک هەر هەڵسوراوێکی ژنانیش من ڕەخنە لە خۆمە لە پێشوانە لە خۆمەگرم بەڵام ئەمە حقیقەتێکە هیچ کاتێک مەسلەی ئەو ژنانە و ئەم مەسایل لە دیاری کراوانە مەسایلی ئێمە نەبوون ینی لیبرال فیمینیزم لە ئەزەلەوە جوڵانەوەی ئێمە قوتداوە بەداخۆ ئێمە هیچ کاتێک وەکو جوڵانەوەیەکی سربەخۆی ژنانی کارگەر لە کوردستانە هیچ ڕێکخراوێک هیچ بڵێن پزیسکی ئومێدێکیشمان نەبینی و من خۆم هیچ کاتێک ئەمەم نەدیوە و هیچ کاتێک هەستم بەوە نەکردووە کە شتێکی لەم بابەتە بوو بێ دەستی خۆش بێ باسی کارگە ئەهلیەکانە کرد بەڵام باسی ژنان نەبوو لەوێ
باسی کارگە ئەهلیەکان بوو بەڵێ، من وا نەمبینیوە لەسەر مەسایلی ژنانی کارگەر لە کوردستانە ئەمە ببێتە مۆزوع ببێتە قەزیەیە کە سەف بەندی لەسەر بکەوانە باسیەوە ناکەم لە شوێنەکە کەسێک وتارێکی نووسی بێ بەڵام نەبۆتە مەسلەیەکی ئەساسی لە جوڵانەوەی ژنانی نوێیا بە تایبەتی لە دوای ڕاپەڕین و دوای ئەو دۆخەوە کاتۆتە پێشەوە بەداخەوە کەوایە پێم وابێ ئەوەڵین هەنگاو تەرحکردنی ئەو پرسیارانەیە و اعترافکردنە بۆی کەوا ئێمە ئەو کێشە گەورەیەمان هەیە بێ لەژێر ئەوە دەربازمان بێ و دەرچین من هیچ شتێکی ترم نەماوە ئیتر دوا قسە بۆ تۆ بەجێڵم دواتر ماڵاوی لە بینەرانەکەم فەرموو باس دەکەم من دوا قسەم هەر ئەوەیە کە ئێمە بابەتەکە سەبارەت بە مەسلەی بەشداری ژنان لە هێزی کار و لە کارکردنا بوو کەمتر توانیمان بچینە سەر پێگە کۆمەڵایەتیەکەی یاخود ئەو کاریگەریانەی کە هەم کار ئەتوانێ هەیبێ لەسەر پێگەی کۆمەڵایەتی ژن و هەم ئەو بربەستانەی کە نەبوونی با بڵین نازان بڵێم چۆن پێگەیەکی لە خوارتری ژن لە نێو کۆمەلگایە چۆن ئەتوانێت بربەست دروستکە لە بەردەم بەها و قیمەتی کاری ژنانە ئەمە بە بڕوای من هێشتا نەچوینەتە سەری بەڵام لە داهاتوە هیوادارم بتوانین لەم بارەوە قسە بکەین مەسلەیەکی تر کە من بەلامەوە زۆر گرنگ بوو ئاماژەی پێبم کە دیسانەوە بۆ کاتێتر ئەویش ئەوەیە کە سیاست لە عێراقا و سیاستی ئابووری سیاسی لە عێراقا چۆن کاریگەری لەسەر بەرتەسکردنەوە و بچووکردنەوەی فرسەتەکانی کارکردن و بوژانەوەی ژنان لە ڕێگەی کارکردنەوە و بەدەستێنانی مافەکانیان و بەهێزبوونیان چۆن ئەم ئابووری سیاسی عێراق یا سیاستی ئابووری ڕێگری لە بەردەم ئەمانە دروستەکە هیوادارم لە داهاتوە بتوانین تەسەورەکەم ئەم بابەتە ئەوەندە گەورەیەوەندە فراوانە بەحسی تری زۆر بێت قسەی تری زۆر بێت دەستخۆشید لە یەکەم و سپاس دەکەم هەر بژیت من هەوڵەدەم ئاخشتەوە بڵم هەوڵەدەم بیرم نەچێ بەڵام ئەگەر بیرم چوو بیرم خەرەوە پێکەوە بەرنامەی تر لەسەرم بابەتانەکەین و بزانین چێش گونجاوە لەم بابەتانەوە قسێ هەبێ بە خۆشحاڵیەوە میوانداری بکەین دەستەکانت خۆش بێت گۆناجیان زۆر سپاس دەکەم کە بەشدارم بووی لەم بەرنامەیە زۆر باسێکی باش بووە بڕوای من وە دووبارە سپاسی ئەو بینەرانەژەکەم کە تا ئێستا تەحمولیان کرد بینەری ئێمە بوون داواتان لێکەم ئەم بەرنامەیە لە لای خۆتانەوە شیر بکەن و سبسکرایبی کەناڵی هیوا بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن زۆر سپاس گۆناجان و دەوارم سپاس بۆ تۆش خۆشەویستیم بۆ هەموو بینەران سپاسیانەکەم بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم شێوەیە هاتی نەکۆتایی بەرنامەی ئەم جارەشمان ئەمڕۆمان تا بەرنامەیەکی تر بەیەوەی ئازیزی بوو خۆشەویست شا دەبینەوە ئومێدەوارم شاد و کامەران بن هەشتی مارستان پیرۆز بێ ڕۆژی یەکسانی ڕۆژی خەبات بۆ یەکسانی ژنان و پیاوان ڕۆژی ژنانی کارگەر لەسەر تاسەری جیهان لە هەمووان پیرۆز بێت ڕۆژی خۆش